جۆگرانی ێژە سڵاوێکی گەرمتان لێبێ و ئەمکاتتان باش. من سەلام سعدیم بە پۆدکاستێکی نوێ، پۆدکاستی یادەوەریەکانی دۆزەخ لە خزمەتیەوەی ئازیزابم. لەم یەکەمین ئەقرێدا ئەمەوێ ڕوونکردنەوەی کورد بدەم ئەو بە ڕێزانی گویان لە پۆدکاستی 100 ساڵ عێراق بووە کە پۆدکاستێک بوو لەبارەی مێژووی سیاسی عێراق لە سەرەتاکانی دامەزراندنیەوە. دیارەوە بە ڕێزانی دانیەوەی گوێی لێ بگرن، توانن بگەڕێنەوە بۆ باشی پۆدکاستەکانی ڕوودا و podcast.rouda.net. لە ئەڵقەی کۆتایی ئەو پۆدکاستی پێشودا گەیشتینە ساڵی 1979 تەموزی ساڵی 1979. سەدام حوسێن بە کودەتایەکی بێدەنگ لەسەر ئەحمەد حەسەن بەکر. اینجا هەر چەند ڕۆژێک کەم دوای ئەوە بە کودەتایەکی پڕ لە دەنگ و سەدا لەسەر خودی حیزبی بەعس کە هەتا ئەمڕۆژ دەنگدانەوەی هەیە دەسەڵاتی گرتە دەست. ئێمە هەتا ئێمان بەوردی باس کرد لەوێ ڕاوەستاین لە دوایین ئەڵقەدا گوتم کە لە داهاتوێکی نزیکدا ڕەنگە بە جۆرێکی تر و شێوازێکی تر و ڕەنگە لە ژێرناوێکی تر درێژە بەو باسە بدەین. بۆ ئەم ئەڵقەیە مامۆستا فواد میوانی منە. مامۆستا فواد بەخێر بێی. سپاس جانەکەم. مامۆستا فواد جەنابەت خەڵکی کەرکووکی پێم وایە بۆی کە کاکسیروان وتی خزمی منە مەزەندەم کرد خزمی خەڵکی کەرکووک بی. ئاشتن کاکسیروان لە هەر چوار لای کوردستان خەڵک زۆرە ناسێ کاکسیروان ڕەحیم. بەس بە مەزەندەی خۆم خەڵکی کەرکووکی وایە ڕاست دروستە. مامۆستا فواد چیرۆکێکی هەیە بەسەرهاتێکی هەیە. منیش بەڕاستی وەکو ئێوە هیچ لە وردەکارێکی نازانم. من تەنیا عینوانەکەی ئەزانم کە چوار وشەیە، هەر نزیکی چوار وشەیە. بەس کە گوێم لێبوو زانیم کە ئەم چیرۆکە گرنگە و چیرۆکێکە لەو بڕوایم کە ئێوەش وەختی گوێتان لێبێ تەفاعولی لەگەڵەکەن، کارلێکی لەگەڵەکەن. چیرۆکەکە پەیوەندی بە جەنگی عێراق ئێرانەوە هەیە. ئەمەوێت باگراوندێک لەسەر ئەو جەنگی 8 ساڵەیە لێرە باس بکەم. محەممەد ڕەزا شای ئێران لە ساڵی 1969 لاوازی دەوڵەتی عێراقی بە فرسەت زانی ڕێکەوتنامەی ساڵی 1937 نێوان ئێران و عێراقی هەڵۆشاندەوە کە تایبەت بوو بە دیاریکردنی سنوور، بە تایبەتی لەو بەشەی کە پەیوەندی بە شەتر عەرەبەوە هەبوو. شەستەکانی عێراق ساڵانی کودەتا بوو. ئەمە وای دەردەخست کە عێراق بووە بە دەوڵەتێکی لاواز، دەوڵەتێکی لەرزۆک. ئێرانیش لەو سەردەمەدا دەستڕۆیشتووی ناوچەکە بوو. ساڵی 1970 سێ دوورگەینێ و کەندا و داگیرەکات لە کاردانەوەی ئەودا عێراق پەیوەندیەکانی لەگەڵ ئێرانە بچڕێنێ. ساڵانی 73 و 74 هەنێ وردە شەڕ و پێکدادان لە نێوان هەردوو لە ڕوودەدەن وەختێک ئەحمەد حەسەن بەکر سەرۆک کۆماری عێراقە. پاشان ڕێکەوتنامەی جەزایر دێت کە هێڵی ناوەڕاستی شەتڵ عەرەب وەکو سنووری نێوان هەردوو وڵات دیاریەکات. لە بەرامبەر ئەوەدا ئێران بەڵێن دەدات کە دەست لە پشتیوانی بزافی کوردی هەڵگرێ. سەدام ئەمەی کرد بە دەستکەوتێک بۆ خۆی کەچی هەر خۆی لە حەڤەی ئەیلولی ساڵی 1970 ڕێکەوتنامەی جەزایرە دڕێنێ، چکە ئیدی شار ڕووخاوە و ڕژێمێکی تازە بە دنیای کێشەوە لە ئێراندا حاکمە و سەدامیش ئەوێ ئەم لاوازیەی ئێران بقۆزێتەوە و لە ڕێکەوتنامەی جەزایر پاشگەز بێتەوە کە لە ڕاستیدا ڕێکەوتنامەیەکی زەلیلانە و سەرشۆڕانە بوو بۆ عێراق. لە ئەنجامی ئەمە شەڕێک هەڵگیرسا کە 8 ساڵی خایاند و ئەم شەڕە دنیایەک ماڵوێرانی و کاولی بۆ عێراق هێنا. دنیایەک خەڵک نزیکەی هێشتا وابزانم ئامارێکی ورد لەبەردەست نییە، بەڵام سەروی ملیۆنێک کەس لەو شەڕەدا بوونە قوربانی، جگە لە کارەساتێکی گەورە کە بەسەر ئابووری عێراقا هات و جگە لە دنیایەک ڕووداوی تر کە بەدوای ئەو جەنگەدا هاتنوەکو درێژکراوی هەمان ئەو جەنگە. جەنگێکی بێهودەش بوو وەختێک کە شەڕ ڕاوەستا دوای سەدام ناچار بوو بە گوێرەی هەمان ڕێکەوتنامەی جەزایری ساڵی 1975 لەگەڵ ئێران ڕێبکەوێتەوە. شەڕێک بوو لە پێناوی هیچ دەستکەوتێکی بۆ عێراق نەبوو.
بۆ هیچ کەسێک نەبوو. مامۆستا فواد جان چیرۆکەکەی پەیوەندی بەو ساڵانەوە هەیە. بەڵێ تۆ لەو زەمانە کە شەڕ هەڵگیرسا لە مانگی ئەیلولی ساڵی 1970 عسکەر بووی یان هێشتا؟ نا پاشان داوا کرام ساڵی 81 بووم بە عسکەر. ساڵی 80 ساڵی 81 بووم بە وەکو عسکەر مکەلەف. وەکو احتیاط نەوەکو احتیاط. یعنی پێشتر سەرباز بووی. پێشتر وەختی خۆی سەربازیم کردووە دووسێ مانگ دوایی دەرچوومە دەرەوە با بڵێن بەشداری شۆڕشت کردو. شۆڕشم کرد بەڵێ لە با بڵێن خۆم پێشمەرگەی ئەیلولیشم لە عینی کاتە. بەڵێ بەستیتر ئەو ساڵی کە شەڕەکە هەڵگیرسا نەمتوانی دەرچم خۆ تەزانی لە کەرکووکار نەتەتوانی ئەوە کەس و کار تەگیرەوە مەجبور چوم بووم بە عسکەر کە ناوم هاتەوە بووم بە سەربازی احتیاط و تازەش خێزاندار بووم بەچکەم هەبوو ئەوە تر نەمتوانی ئەوە بێ تر بووم بە عسکەر و ساڵی 81 مانگی 11 کەواتە تۆ لە خزمەتە سەربازەکەی ئەوەی ناچاری بوو بازام 2 ساڵ بوو 3 ساڵ بوو. باڵێ لەوە هەردوو سێ مانگت کرد لەوەیە دوای بووی بە پێشمەرگە ئەوە دوای بەڵێ نسکۆی بەسەردا هات وازام خەڵکەکان هەموو هاتینەوە هەموو عەفو کرد لە عسکەری وا بوو وابوو بزەبت وابوو. پاشان لە ساڵی 81 چکە وەختە عێراقی تر پێویستی بە سەربازی زۆر هەبوو لەبەرەوە موالید پیادەهات شەوان لە تەلەڤیزیۆن ئەی خوێندەوە موالیدی ئەوەنە پەیوەندی بکەن بە دایرەکانی تەجنیدەوە بۆ سەربازی وابوو. ئەم خەڵکیان بە پەلەپەل دەبردە سەربازگەکان ئەوانەی معسکەر تەدریب پێ دەڵێن شوێنی مەشق و ڕاهێنانەوەیەکی کەم تەدریبیان یەکسەر مەشقان پێ دەکردی و بۆ یەکسەر بۆ بەرەی شەڕ وابوو. ئەوەی جەنابەت چۆن بوو؟ من کە مانگی 11 بان کرام طبعا بەنسبەت لە دایکبووەکانی 55 من خۆم موالیدی 50 لە دایک بووی ساڵی 50 بەس لەگەڵ 55 وەختی خۆی ئەوەم کردووە لەگەڵ بووینەوە بە سەرباز ئیتر کە 55 بان کرد و ئێمەش لەگەڵیانە شوملمانی کرد بووم بە سەرباز و تقریبان مانگونیە 45 ڕۆژ 50 ڕۆژ لێرە لە هەولێر تەدریبیان پێمان کرد. دوای ئەوە لەکوێ بوون لە هەولێر؟ لە مەدرسەی قتالیان پێوت شتێکی وایە هەر لێرە لە معسکەرەکەی هەولێرە بوو. ئەکەم معسکەر مێ بزانم واللهی نازانم ئێستا بۆ بە پارک ئەو معسکەرێکی گەورە خۆیەتی هەر ئەوەیە هەر ئەوەیە پارکی سامی عەبدوڵڵاه. بەڵێ پیانەوت ئیتر بەش بوو. بەڵێ کۆمەڵێکی زۆر سەربازگە بۆ منیش بینی بووم کات ئاوەتە ئەتە 45 ڕۆژ دوایی نەقل کراین بۆ ناوچەیەک ئەکەوێتە بەینی تەقتەق و کۆیە لەو چیایانە ئەوە بوو نەقل لەوێ کراین بۆ لیوایەکی احتیاط کە پێوترێ لیوای 605 من لە فەوجی یەکا بووم تقریبا مانجێ لەوێ بووین. دوای ئەمری نەقلمان هات بەرەو چۆ بەرەو خواروی عێراق بۆ بەرەی جەنگی ئێران و عێراق. ئێوە کە وەختێک بەڕێیان کردن ئەتانزانی کە ئەوە بەڵێ زانیمان طبعا بەرەو چۆ بردمانیان بەرەو دیزەفول لە عیمارەوە کەوتینە ڕێ بەرەو دیزەفول تازە جەنگی دیزەفول تەواو بوو بۆ عێراق لەوەکەوێتە بەرامبەر عەمارە تقریبا بەرامبەر باڵێ جا لەوێ عێراق شکستی هەرا بوو تقریبا 13-14 هەزار بەس دیلماندا لەوێ. ئیتر ئەو بەرەیە کە شکستیانە ئێمەیان برد بۆ ئەوێ تقریبان بۆ نزیکەی 10-15 ڕۆژ لەوێ ماین. ئەمە هەر لە ساڵی 81 ئەمە هەمووی 81 کۆتایی 81 کۆتایی 81 زستانە. باڵێ تقریبان کە چینە ساڵی 82 بدایە 82 نەقل کراین بەرەو لای هەر عینی شۆنە بەس ئەچێتە خواردتر پێڵێن تاهیری هەر ناو ئێرانە با بڵێن خاکی ئێرانە.
ئەتر لە تایری بوون 2-3 مانجێک وەڵا زیاتریشی برد ئیتر شەوێ دیارە جم و جۆڵ هەبوو ئەوە هەبوو ببوورە پێشەوەی بڕۆن بۆ تایری بۆ مەهران ڕۆیشتین ئەوە لە بیرم چوو مەهران بۆ بەرەی مەهران ڕۆیشتین مانجێک شتێ لەوێ ماین ئەمە ئێمە لە ساڵی 82 لەم ماوەی کە باسیەکەی هیچ شەڕ هەبوو لەو بەڵێ قلە ئەهاتن ئەگەڕانەوە یعنی ئەوە نەبوو بڵێ هێرشێکی تەواو بێ وە جارجارێک شەڕە تەقەیەکە بوو ئەهاتن مەجموعەیەکە هاتن با بڵێن کۆمەڵێک هەنێ تەقە و شتیانە کرد ئێمە وەڵاممانەدایەوە ئەوە بەو شێوەیە بوو هوجومێکی با بڵێن هێرشێکی گەورە نەبوو جدی نەبوو نەخێر ئیتر لە مەهرانەوە چوین بۆ تایری دەوری مانجی ناوەندی دووە کۆتایی دووە لەو بینەیە بوو تر لە تایری 34 با بچینە بابەتە گرنگەکانەوە 34 دوای ئێوارێ فەرمانیان کرێ بێ کەمینێ دەرچێ چێتە پێشەوە چکە جوم و جۆلی ئێرانی لەشکری ئێرانی هەبوو تومەزە بە تەمای هێرش بوونەوە ئەوە بوونە دیارە ئێمەش بە کەمین دەرچوین بۆ ئەوەی بزانین 9 نەفەر بووین زابتێک و 9 سەرباز با بڵێن زابتێک و 8 سەربازین بە کەمین دەرچوین کەوتی نەڕێ تر شەو هاتە سەرمانوەمانە کەوتی نەڕێ لە ناکایە فیشەک باران کراین تومەزە لەشکری ئێرانیش کەمینی دەرچووە ئێمە کەوتینە ناو کەمینی ئێرانەوە ئەتر دەست ڕێژێکی چاکیان لێمان کردو هەنێ کوژرا و هەنێ بریندار بوو لەو 8 کەسەی لەو 9 کەسەی ئەوە کەس کوژرا لەوێ هەمووی کوژرا بەس دوان ڕزگاریان بوو یەکیان منم یەکیشیان کوڕێکی خەڵ کازمیە بوو جیازی لاسیلکێکەی پێ بوو ئەتر باقیەکەی هەمووی کوژرا کوردیان تیانە بوو بە تەنیا من کورد بوو زابتەکەش کوژرا زابتەکەش کوژرا زابتەکەش وابزانم خەڵکی شەرگات بوو وابزانم ناوکەشیم لەبیر چوو ئیتر ئەم شوێنە ئێوە تیا کەوتنە شوێنەکەش ئەوە چیە چۆنە ئیتر هەمووی پوش و پەلاش و وەک بڵێ دەغڵ و دان و شتی وە ئەوە نییە کە ئەوان دەستڕێژیان لێمان کرد ئیتر من یەکسەر خۆمدایە ئەردە کە یەکسەر خۆمدایە ئەردە ئیتر ئەوانەی تریش لێ دەران کەوتن و ئەوەی ساغ بوو با بڵێن ئەوش خۆی دایە ئەردا با بڵێن ئەو کوڕی خەڵکی کازمەی بەغا بوو سێرم کردووە سەربازەکان و تر سەرباز و پازدار و تر تێکەڵن نازانم ئەسوڕانەوە بەناومانە تەقەتان نەکرێەوە نانە بەچی تەقە بکەین ئەوان یەکسەر دەستڕێژی لێمان کرد ئێمەوا بەڕێوەین جارێ ئەوە نەبووینە بچین لە شوێنێکە دامەزرێن و با بڵێن چاودێری بەرەکە بکەین وڵایتر سێرم کراوە سێرەکەم شەوە بینم ئەوەی نوزەی لێەوە بێ فیشەجێکی پێوانێ برار ئەوە بێت شی بێ ئیتر لەو ساتانەیە گوێت لە دەنگی ئەیبینم نانە ئەیبینەمە گوێت لە برادەکانی خۆتە بوو کە دەنگیان دێ نوزیان دێ بەڵێ چۆن جۆم لێنیام و لە یەک شوێنەکان نەموو وابزانم 10 مەتر 12 مەتر بووین دوو جا با بڵێن موو بەیەکەوە بووین چکە ئێمە نەگەیشتو بووینە ئەو هەدەفەی خۆمانەمانەوێ لەوێ هین هەر بەدەم ڕێوەین وڵاوتم خوددا ئەبێ من چی بکەم خۆم ڕزگارکەم ئەتر بیرۆکە یەکم بوات سێرن پریەکێکوا نزیکمە بێتەوە جەرسیەکەی بەدەستیەوەیە ئەسوڕێتەوە بزانە کێ ماوە کێ نەماوە بۆ ئەوەی لێیدا کە گەیشتە لای من هیمەتێکم کرد یەکسەر سەبەتانەی جەرسیەکەیم کرد بە قووەت سەبەتان وتمەرە ئەم کوژێ باش شتێ بکەم هەوڵێ بەم سەبەتانەی جەرسیەکەیم کرد هاوارێکی لێم کرد
یاکسەر پێیم وت شوفێرم تم بۆەوەی خۆم ڕزگارکەم سایقم یعنی بە چ زمانێک بە زمانی خۆمان نەمتوانی بە عەرەبی خۆم قسەم نەکرد بە عەرەبی هەر بە کوردی وتە شوفێرم شوفێرم و تەواو ئەو چی بە من وت وتی تورکتان تورکی تو مەزە ئەو تورکە خۆی شوفێر بە تورکیشی بەس زانی کە عەرەب نیم منیش وتم بە زمانی خۆیان بەڵێ تورکیەتانم یاکسەر وتی بادبەخت ئەو قسەی بە من وت لەم ساتانە کە من و ئەو قساکەین یەک دوانێ لە سەربازەکانی خۆیان هاتن ئەن وتی هاواری لیان کرد وتی نەکەن کەس نزیکی نەکەوێ بە فارسی دوایی تێگەیشتم کە فێری زمانی فارسی بووم وەوە تێگەیشتم کە وتی پێیان نزیکی نەکەون بەس هەر تێگەیشتم مەبەستەکەی ئەوەیە چی بەوان وتی ئینە هەمشار مەست یعنی کوڕی شارمە ئەو شاری منە چۆنە لێ عەرەبەکە ئیبن ولایتی یا هاوشارین یا هاوزمانین وەڵا بەو شێوەیە ڕزگارم بوو ئەو کوڕە واوتم خەڵکی کازمیەیە ئەویش نزیکمە بینی من وا قساکەم و ئەمانە ئەوە سێرەکەم نزیکم بووە هەر قاچمەگرێ و ئەو شێوێ شتێ بکە بەس زمانە ڕزگار بێ ڕزگار بێ ئەیتر کابرا بە تورکی پێمی دوتی مەترسە ئێستا ڕزگار دەکەم ئەو بە منی وت وەڵا دەستمی گر وتی با بڕێن وەڵا وتم ئەوە نەفەرێتریش ئەوە ئەلەوێیە بە تورکی پێم وت وتمەوە نەفەرێتریش کەوتووە گوناحە با ڕزگاری بێ گەر ئەتوانی بەس ئێوە هیچیان بریندار نەبووبوون نا من بریندار نەبووم ئەو کوڕەش بریندار نەبوو چوارمان کوژرا بوو دوایی ئەو کوڕە پێمی وت یەک چوار کوژرا بوو لە جێ باقیەکەی بریندار بوون بریندارەکانیشیان کوشت چکان بیریف چێجان پێوانە ئەوەی نوزەی لێوات فیچەک ئیتر هەیە جارێ نەمردووە هەر پێوەیانە ناچکار نوزە نوزیەکەرەکە هەتا ڕۆحی دەرەچێ زانیت چۆن کاکسانە شێوەکە بەو شێوەیە بوو وەڵای ترە و کوڕەشم پێی وت ببتم بەشک و زانم دڵیشم بەو سوتا وەڵا ئەویش پێمی وت ئەوان بە خزمەڵێن ئەقریبە تی ئەقریباتە وتم بەڵێ تی بابێ ئەویشی هەڵگرت هەردووکمانی بردوە بەدەم ڕێوە تەمعەن لە ئاو دەپەڕنەوە لەشکریان لەناو ئاوەکەی تاهیری پردێکیان کردووە تقریبان بستێ ئەکەوێتە ژێر ئاوەکە بۆی کەشف نەبێ بە دیار نەکەوێ و لەشکر و دەگوێزنەوە ڕووبارێکی گەورەیە ڕووبارێکە تقریبان گەورەیە وەکو ڕووباری بابڵێن دیجلەی خۆمانەوە کارونەوەی باسەکەی نە تاهیریە منطقەکە تاهیریە ڕووبارەکە هی کارونە بەس منطقەکە ناوی تاهیریە تێگەی چۆنە هەر کارونە ڕوا هەتا ڕووباری کارون بەناو تاهیریە ئەڕوە ئیتراوە بەدەم ڕێوە ئاڕوێین بۆی بمداتە دەست سایقێکەوە ئەوانەی کە سەربازی خۆیان نایەنن دایەنەگرن تومەزێ هێریشیانەیە ئامادە باشە بن بۆەوەی هێریشی خۆیان بکەنەو شەوە لایتر بەدەم ڕێوە سعاتم لەدەسە و حەڵقەی با بڵێین یێ هاوسەرگیری و هەنێ پارە و شێت دەرمێنا وتم منارن لێمەسێنن بابی دەما ئەم کوڕە پیاوەتیشی کردووە بۆ لەگەڵما وانە ڕزگارمی کردووە مەسەلەی زمان یعنی ئەگەر تورکی نەزانی باە ڕزگاربوونی چی هەر ناوڕوو هەر بەڕاستی نەتورکی هەر ئەم کەلیمەی شوفێرە ژیانی توی ڕزگار کرد ئارە وەڵڵا ئارە بەخوای خۆ ئەوان بە سای خەڵێن ڕانندە ڕاستە بە فارسی وانە ئەوها دام پێی وا بە تورکی پێم و دەمانە بۆ تۆ وەکو دیارەکە ئەمە یەکسەر پێمی وت یازوخ یعنی مخابن حیفە چۆن وەریێدەم لێ بە تورکی پێڵەن یازک ئەو وتی یازوک وەری نەگرت مهم وەڵا ئیتر تەسلیمی دەست
سایقێکمانی کرد وتی ئەمانە بپەڕێنەوە دیل هیچ ئەزیەتیان نەدان ئەبەت ئەلەوەیان نە ئەبەت ئەو 1-2 ساعتێک کە ئەم حاڵەتە دروست بووە هەتا چوومە ئەودی و نەقل کرامە ئەودی بوو ئەمە زۆری پێچوو چەندی وەڵایی ساعتونێ بۆ 2 ساعتی پێچوو تقریبا بە پێ ڕۆشتن بە پێماوەیەکی باش ڕۆیشتین بەڵێ ئیتر ئەمە جەماعەتی خۆتان کە گویان لەم تەقەوشتانە بوو کەس بەهانایەوە نهات نا ئێمە دوور کەوتوینەتەوە لەوان کەسش بەهانامان نەهات دوور کەوتوینە تقریبا ئێمە ساعتە ڕێ ڕۆیشتە بووین کە لێمان قەومە بەڵێ کەسش بەهانامانە نەهات ئەبەت وەڵاویتر لە ئاوەکە پەڕانمانیاوە سایقێک و چوونە ئەو بەرەوە وەکو بڵێ و هەمووی لەشکرە و معسکەری خەلفی ئەوانە نازانم چۆن بوو شتەکە تر هەرجەی شات و ئەپەڕینەوە لە ئاوەکە بۆ بەرەی ئەو دیوەی کە ئێمە لێی دیر بووین ئەنجا خۆشیان هێرشەکەیان شەو دەسی پێکرد سەعات 12 چکە ئێمە ئاگامان لێو کە هێرشەکە دەسی پێکرد چکە ئێمە هەر ئەلەوەیە بووین دامانیان نابوو بەس چی پشتێن سەعات نازانم چی هەرچیت پێیە هەمویان لێمان سەر من و ئەو برادەرە هیچیان پێمان نێشت حتا پشتێنەکە نییە نتاقی با بڵێن عسکەری ئەوەشێت لێسێنن کیسەیەکیانش پێ بوو کابرایەکی سەر بە مێزەر با بڵێن مەلای ئەوان بوو چیتە بوو لێ تێسەن دەخستە ئەو کیسەیەکی خامی سپی بوو ستێناو ئەو کیسەیەوە ئەمە ئیتر مامەسە جەنابەت ینی هەرزەکەم خۆتش وەڵێن هەر لە یەکەم تەقە ئێوە گیران بڵێ کەوتینە هەر لە یەکەم شەڕ جارێ شەڕەکە دەستی پێ نەکرد هێشتا شەڕ دەستی پێ نەکردووە ئێمە کەمین دەرچوینە کەمین کەوتینە کەمینی ئێرانیەوە ئاوای لێیان بەس تۆ هێشتا با بڵێن بەختتە بوو کە بەو شێوەیە دەرباز بووی ئەمە بەختێکی گەورەیە ئەی چۆن قەناعەت کە کاک سەلام ئەو ساتانە نییە چی کەس و کار و دۆست و برادەر و ئەولاد و خێزە هار هەموویم وەکو فلیم هاتە بەرچاوم ئەو ساتانە جارێ پێشەوەی با بڵێن ڕزگارم بێ هەرکە ئەوان دەستیان بە تەقە کرد من ئەمانەم هەمووی بینی یەک فیلمی تاوت بینی یەک فیلمی تاوە بە هاوڕێ و بە خزم و بە ئەولاد و بە خێزان و بە هەر هەمووی زۆر سەیرە مامۆستا من ئێستا دوای گەێنەوە سەرم باسە بەس مێ پرسیارێ بکەم ئەو وەختی کە تۆ لەم سەربازگەی لای تەقتەق بووی بە سەرباز و شەڕی عێراق ئێران دەستی پێ کردووە من چکەم مەسا من خۆم ئەو وەختە تەمەنم 8 ساڵ بوو لەبیر من لە مەکتەب بووم 4 و 5 سەرەتایی بووم شتێکی وا بوو لەبیرمە یەکەم بۆردومانی سلێمانی کە کرا تاری ئێران هاتنە سەر سلێمانی تەقە بوو یەکەم جارم بوو ببینم ئەوەی هێزی دژە ئاسمانی پێیانە و زەدی جە و تەقیای کرد و لە ئاسمانە تەقیەوە و تیارەت قەسفێ کرد و ئەوانە هەتا پیاکم بینی بە تەمەن ئەشمناسی یار خەڵکی گەڕێکی خۆمان بوو ئەمە لە ڕێگا بووین لە مەکتەب تەوا بووین ئەڕۆشتینەوە بۆ ماڵەوە لە ڕۆخی جادەکە لای ڕەسیفەکە لەسەر دەم خۆی درێژ بوو وایزانی وەکووا بۆ مەسەرەن یەکەم جاری بێ لە ژیانیت تیارە ببینێ قەسف بکە بردومان بکە من بەڕاستی خۆم زۆرم بینی بوو ینی یەکەم جارم نەبوو من هەر لە مناڵیەوە کە بە بیرم بێ لە 7 ساڵی 74ەوە بەرەوەی باوکم پێشمەرگە بوو بەردەوام لەژێر بردومان بووین بردومانم زۆر بینیوە ینی لەژێر بردومان بووین لە ئاوارە بووین ڕاک و تەق و تۆق و ینیوانم هەمووی بینی بوو بەلام شتێکی غەریب نەبوو بەس ئەو حاڵەتە ئێسش بەلامەوە سەیرە پیاوێکی بەتەمەن بوو وازان ێستا لە قەراخی جادەکە خۆی درێژکە منطقێکی شعبی بووی کە باسیەکەم شوێنی سەربازگەوشت نەبوو ینی هیچ بردومانێک لە سەرێمە نەبوو بەس گوێمان لێ بوو
بەڵام ئیتر هیچم نەئەزانی ئەم شەڕە چییە و لەبەر چییە و بۆ چییە و جەنابەت من بەتەمەنتر بووی لەوە باڵێ هیچ فکرێکتان هەبوو کە ئەم شەڕە لەسەر چییە بۆ چییە لای ئەو شەڕە لەسەری باوەڕ ناکەم لەسەری زیبەیە بەڵام ئیتر سەدام حوسێن من وەک بزانم پێیان کرد وڵاتانی خەلیج پێیان کرد لەبەرەوەی کە ئەو شۆرشە ئیسلامیەی لە ئێرانە طبعاً مەذهبێکی شیعەیە خەلیجش خۆ تەزانی مەذهبێکی سوننەیە و ئێرانش هەرەیوت تەصدیری سەوراکەین ئێمە و شۆرشەکەمان ئەنێرینەوە ئەمە ترسان ترسێک لە وڵاتانی خەلیج دروست بوو ئەتر کێ لە سنوور لەگەڵیە عێراقە بە زۆری با بڵێن و سعودیەش مەسەلەی سنووری ئاو هەیە لە بەینیانەوە نییە بەڵام وابزانم من وا بۆیەتم پێیان کرد خەلیج ئەو سەربازانی لەگەڵ تۆ بوون لە ڕێگا مەسەن لە تەختەخەوە تا چوون بۆ ئەو بەرەی شەڕە باڵێ لە ڕێگا چۆن بیریانە کردەوە چۆن باسییانە کرد وڵات ئێرانیان بە دوژمنە زانی پێیان وا بوو ئەمە بۆ بەرگریە لە وڵات ئێمە وەکو کورد ئێرانمان بە دوژمن نازانی بەڕاستی چکە خۆمان خۆتە زانی وەختی سەدام چۆن چەوساینەوە چی لێمان کرد و نییە وەختی سەدام حوسێن دوای ئێمە کە کەوتینە ڕێ ڕاست لە پێمان ناخۆشە کاچین بۆ جەنگە دەسەڵاتیشمان نییە ئێمە گەر لە ترسی سەدام حوسێن نەبووە سەربازیشمان ناکرد چکە خۆتە زانی ئەوانەی لە جەناب شت گەورەترن خەڵکی شاری کەرکووک نێتوانی بە ئازادی واز لە عسکەری بێنێ یا شتێ بکە یا ئەوەیە بکات چکە یەکسەر کە سوکارتیان نەگرت هەبوو حەزی لێ بوو بەجێ بێڵێ بەس کە سوکار نەهێشت یەکێ لەوانە باوکی خۆم بوو ئەیوە دەبێ عسکەری بکەی ئەی منم برایانەی تۆ چۆن بەخێوکەم حەوت برامەیە هەش برام لە خۆم خواردترە هەیە تۆ باوکم بژیرێ تۆ کوڕە گەورەی باڵێ وەختە باسی ئەڵلقەی دەستگیرانی تازە بەڵێ خێزانم تازە هێنابووم کوڕێکمە بوو کچەکەشم لە سکی دایشیا بوو با بڵێن کوڕەکە تەمەنی چەند بوو مالیت کوڕەکەم مالیدی هەشتایە بڵێن ساڵ و نیوەکە تاقل کە دیر کرام تەمەنی 2 ساڵ کچەکەشم با بڵێن لە سکی دایشە وەختی لە تەقتەقەوە ڕاگوێزران بردیانن بۆ ئەوێ تۆ فراکەوتی مەسەرەن ئایلێ خۆت ئاگادار بکەیتەوە کۆی ماڕن بۆ بەرەی شەڕ نە ئەوە بەس لە کەرکووک نام کەرکووک بینیوە بەڵێ لەسەر خاسە ڕاگیران سیارەکان ڕاوەستا ئەلەوەیە کە ئۆرزدی لێبوو ئەلەوەیە ئێستش هەر سەر خاسەیە پێڵێن کۆرنیشی پێڵێنەوە کە لە ڕێحیماوەوە دێی کە لە بەنزیخانەکەەوە دابەزی ئەلەوێ لەو جادە ڕاستەیە سیارەکان ڕاوەستان ئەتر ئاوا سەعاتێکمان پێچوو وەڵا یەکێک لە ڕەفیقەکان براکە من بینی تاریخی بران با بڵێن لە حەسیرەکە حەلاق بووە وکات بەڵێ سەی عەباسی ناو بوو پێی وت سەی عەباس بە تاریخ چکە مەجالەوە نییە تۆ نە تەلەفۆنەیە نە هیچ ئێوانی ئەو کاتە شتانە نەبوو تم سای عباسەوە ئێمە بۆ بەرەی جەنگە ڕوێن بە تاریخی برام بڵێ بە ئاگای لێبێ هەر ئەوەندەم پێکرا ئەوە باشە هەر باش ینی هەر بیرۆکێکیان هەبوو کە تۆ بەڵێ ئیتر ئێوە گیران و گواستیانەوە بۆ سەربازگەی گیراوەکان بڵێن معسکەراتی یاعتیقال وەکو شتێکی موقت بوو ئێمە بەس تقریبا بەرەبەیان دنیا حتا فەوجەکەی خۆم ئامر فەوجەکەم بەدیل هێنایەن دوایەوەی کە هێریشیان کرده بوو زۆر کەس بەدیل ژیرا و شەڕەکە هەر لە جەماعەتی خۆتان زۆری تریان هێنان زۆریان هێنا بەڵێ ئەرێ وەڵا زۆریان هێنا یەکێ لەوانە ئامر سریەکەی خۆم بوو با بڵێ خەڵکی عیمارە بوو پیانە وترا زابتی مجەنەدە و کاتە
یعنی بڵێ ئەو شۆشکە و هێرشیان کرد هێرشەکان سەرکەوتوو بوو بەڵێ عێراقوای پیشاندا کە دایمە هەر ئەم سەرکەوتوو دا بابەنانە وەڵا ئەو شەوە بە جەنابە بڵێم هەتا بەرە بەیان تقریبان دەوری 3000 دیرگیرە 3000 ئەرەوەڵ لە بەرەی ئێوە لە بەرەی ئێمە چکە ئێمە هەر فەوزی ئێمە نییە چکە ئەمەی با بڵێن دروعی پێڵێن ئەمەی دەبابەیە و نازام چیە و زۆرە جابەکەش چیان کردبوو لە دوو لاوە هاتبوونە ژوورەوە چۆن پێڵێن ئەوان پێیانەوت ئەلئیلتیفاف با بڵێن عەرەبیەکان لە دوو لاوە دێنە ژوورەوە ئەڕۆن دوایی لەو سەرەوە ڕایە ماڵن چی لە پێشیانە لەگەڵ خۆیانە هێنە ژوورەوە زانی چۆنە تەوقیان کردبوون بەڵێ تەواو بەڵێ 3000 جوندی 3000 جوندی بەس بەدیلێنە و لە کۆش لامانیاننا بردمانیان بۆ ئەوە ئەهواز شاری ئەهواز بەس پێشوازی ئەو شارە زۆر خراپ بوو زۆر شتی ناشرین قسەی ناشرینیان پێوتین خەڵکەکە بەڵێ ئێوەیان بەناو شارەکە برد بەڵێ بەناو شارەکەیە هەرەوەڵا قسەی زۆر ناشرین بە عەکسی شارە فارسیەکان بەس شارە عەرەبەکان قسەی ناشرینی چی هاتت بەدەمیانە پێمانیانەوت لەسەر زادە ڕاوەستا بوون ئێوەش لە ناو سەیارەی وا بەرەو ئۆردگایە بردمانیان تەبعەن دوو حاڵەتمان بینی یەکسەر کە ئێمەیان برد جەمەلۆنی گەورەیان دانابوو ئێمەیان بردە ئەوێەوە 2 ڕۆژ 3 ڕۆژ لەوێ مای دوای ئەوە لەوێەوە ئێمەیان بەرەو باکووری ئێران برد بۆ بەندەرەنزەلی چی بوو جا دوو جار ئێمە خەڵکەکەمان بینی یەکە ئێمەیان بردە ناو شارەکە دووچکە نەقل کراین لە ئەهوازەوە بە سیارە بە ناو شارەکە بردمانیان تەبعەن بە شەمە نەفەر ئێمەیان نەقل کرد بۆ تاران بە شەمە نەفەر ئەوە ئینجا هەر عەینی شت کە لە ئاوازیشەوە دەرچوون خەڵکەکە هەر عەینی قسەی ناشرین و زۆر شتیان تێگرتنیان هەموو شتێ حاشا لە ڕووی جەنابە حتا تفیانیش تێگرتی یعنی ڕێگان بە خەڵکدا ئەوەنە نزیک بنەوە لێ ئای تابعانەوە سیارەیەخ بەناو جادەکانە هەڕوە ئەوە نییە ئێمە با بڵێن بە پێین ویان لە ناو سیارەکەین و ئەڕۆین بەناو جادەی عام و ئەوەیە ئەیتر ئەوانش جنێ و هەموو شتێکانەوە لەم 3000 ترکە گیران کوردی تیا بوو یان بەڵێ زۆریش نای برادرت بۆ پەیدا بەڵێ زۆریش ئەن لە فەوجەکەی خۆم برادر و شتمە بوو کورد و بەڵێ چەنی خایاند لە ئاوازۆ کە بە شەمەندەفەر ئێوەیان برد بۆ تاران وەڵایی لەوانەیە وابزانم 24-25 ساعتی خایان شەمەندەفەرەکە کوشتنی هەبوو دانیشان بەڵێ بەس شەمەندەفەرەکەی ئەوە نییە بڵێ هەر وەک شەمەندەفەرە کۆنەکانی اعتیادی خاو بڵێ 24 ساعت زیاتریشی برد ئێوەیان بردە تاران بردمانیان بۆ تاران پاشان لە تارانیش سیاریان ئامادە کرد پاسە گەورەکان ما بڵێن ئەمەی 40 نەفەر بەمانەوە یەکسەر بۆ بەندەرەنزەلی لە تارانەوەی دەرەچی بۆرە و تەبریز و قەزوێن و نازام چی لەوێەوە بۆ بەندەری ئەنزەلی سنووری رووسیا بوو لەسەر ئاوی قەزوینە نازام وابزانام ئاوی قەزوینە بڵێ مەعسکەرێکی خۆیان بوو مەعسکەرێکی عسکەری بەحری تایبەت بۆ دیل دروستکرا خۆی مەعسکەرەکە هەبوو ئەو جەمەلۆنانەشیان هەبووە قاعە لەوانەیە ناوی بۆ خۆیان وەخت خۆی بۆ سەربازی خۆیان کرا بوو بەس ئێمەیان بردەوێ و یەکسەر لە چوار هۆڵی گەورە قاعی گەورە دابشکراین 3000 و شتێ بووین کە چوون خەڵکی تری لێ بوو یەکەم جارەوە کەسی لێ نەبوو بەس ئێمە بوو بەس ئێمە پاشان خەڵکی تر هات یان بەڵێ جاری وا هەبوو بە تاکە یا بە سێرتەکرد یەکە نەقلەکرێ لە مەعسکەرێ بۆ ئەوە یا بە عقوبەیەک یا شتێ مشکلەیەکی کردووە ئەهات تاکە لای ئێمەوەش هەنێکیان مەسەلەن با بڵێن نەقل کرد بەهی خۆیان
على ئەساس ئەمانە ناڕاحەتن و سەر بە کێشەن و ئەمانە تەقریب 35 نەفەر لە ئێمەشیان برد هەر وابزانام سەلیبی شەمانی وەرنەگرت دوایی نازانم چیان بەسەر هات ئاگام لەوانە نەما. ئیتر ئەم قاعانەی کە ئێوەتیا بوون بارودۆختان لێ چۆن بوو بەگشتی؟ وەڵی بارودۆخمان تەبی یەکەم شت برسێتی ڕاستە نانیانەدا پێمان خواردن بەڵام کەم بوو. خۆشت لە زانی ئێمەی عێراقی زۆر خۆرین هەرچەندە و ئەوان ئەو خواردنەی کە من وەرمەگر با بڵێ سەربازەکەشیانە عینی خواردنی وەرەگرت عینی ئاشپەسخانە بۆ عینی مەتبەخ بوو بۆ ئێمەش خواردن نەکرا بۆ سەربازەکانیشیان خواردن نەکرا بە هەمان بڕ بە هەمان بڕ بوو. ئەی بۆ ئێمە آخر ئێمە خۆتە زاری ئێمەی عێراقی تر ئاوا بوو دوایی ڕاهاتین دوای ماوەیە ئەموو ڕاتین با بڵێن یەک کەوجیرێ برنج بوو کەمێک کشمەرەگەیانە خستە سەری و تەواو ڕۆژیشی یەک نانە هەبوو یەک نان ئەم نانەی خۆمانێسە با بڵێن لە چەند جەم نانتان هەبوو؟ سێ جەم هەبوو. باڵێ بەیانیان پاکەتێ پەنیر هەیە ئێستش لە بازارێک بینم لە ناو تەنەکەیە ئەمەنەیە ئەکرا بە 12 بەشەوە ئەدرا بە 12 کەس اینجا بەدەزوودا بەشمانە کرد چە قوشت نەبوو مەمنوع بوو شتانە هەر بە دەزوو نیە ئیتر هەر دە 12 نەفەر یەکێک ئەبووە مەسوولمان با بڵێن بۆ ئازووقە و ئەو شتە ئەو پارچە قال بە پەنیرەیە کرد لە 12 بەشەوە هەر یەکی بەشیاوە لە شقاتەیە بچووکتر بەرمانەکەوت. ژیانتان لێ چۆن بوو مامۆستا فواد؟ من زۆر حەزەکەم چکە کەس ئەم بیرمەناسەبە بزانم کەس ئەمەی نەگێڕاوەتەوە زانی ئەمانەی کە لە ئێران دیل بوون دیلی جەنگ قەت نەبینیوە کەس هیچی لەبارەوە گێڕابێتەوە هیچی وتبێ هیچ بەرنامەیەکی لەسەر کرابێ ئەی چیرۆکەکانیان هەمووی ڕۆژ بەشێکی زۆر لەوانە وەفاتیان کرد لە ژیانیشانەمەون. چۆن بوو ژیانی ئێوە لەوێ؟ چەنێ بڵێ ناخۆش بوو چکە بووە تۆ ئەوە هیچ تۆ دووری لە کەس و کار دووری لە کەس و کار و ئەمیانی زانیوانە تۆ چیت بەسەر هاتووە نەزن بەڵێ ساڵ و نییە کەش ئاگامان لە کەس و کار نەبوو کەس و کاریش نەیەزانی تۆ دیل بوویتە چکە سەلیب وەرمانی نەکرد بوو تۆ تا سەلیب وەرت نەگرێ خاچی سوور با بڵێن سەلیب وەرت نەگرێ نامەند ناڕوە کەس و کارت نازانێ هەر بە مەفقود حیسابی حتا حکوومەتی عێراقش نازانێت تۆ ماوی نەماوی وایە ئەمە ساڵ و نیوەکی خایاند ساڵ و نیوەکی خایاند تر مانێکمان گرت هەر لەو بەندەرەن زەریە با بڵێن مانێکمان گرت نانمان نەخوارد من ئەبێ سەلیب بێمە کە سوکارمانەیەوە ئەمەمانەیەوە هەفتەیەک نانمان نەخوارد دوایی تر لێ پستاوەکانی با بڵێن ئەو ئۆردگایە هاتن و بابە وعد بێ و نان خۆتان بخۆن وا خەبەرمان داوە و دێن سەلیب دێن هاتن بەڵێ تەقریبان دە ڕۆژێکی پێچ و دوای ئەوەی کە دەستمان بەرنان خواردن شتەکە کردەوە وازمان لەمانەکەی ئەوە خاچی سوورکە هاتن چیان بۆ کردن؟ یەکسەر هەویەت بۆکەن یەکسەر ناوتەنووسێ جوان ژمارە ئێستا با بڵێن ژمارەی من 25361 لە هەموو کنیسەکانی دنیاە ئەو ژمارەیە لێدە ناومەیە لە هەموو منەظەماتی ئینسانیە ئەوە بکە 25361 فواد عوسمان عەبدوڵایە. مامۆستا گەیشتینە ئەوەی کە خاچی سوور هاتن باڵێ ئێوەیان وەرگرت باڵێ و بۆ یەکەم جار توانیتان نامە بنێرە؟ بەڵێ سەر و نامەیاندا پێمان نامەکە دوو بەشە بەشی سەرەوە تۆپڕیەکەیەوە دەینێری ئەدرەسی عێراقی خۆت بزانێت چییە ئەینێری کە ئەگاتە دەست کە سوکارت ئەوانش بەشی خوارەوەت بۆ پڕەکەنەوە بەس ئەیدەنەوە حکوومەت ئەیداتەوە سەلیب بۆمانیە هێنایەوە ینی چەند دەستێکی کرد ئەمە باڵێ یعنی تۆ کە نامەیەک تەنات 4 مانگێکی پێچ و هەتا ئەگەڕایەوە ئەی چەندی پێچوە تا گەیشتە شوێنی خۆی وەڵایەوە کاچێتە شوێنی خۆی تۆ نازانی
دوومانێکی پێچوە ئەویش حتمما هەروە بووە ئەتر بەنامەکەوە ڕسمیان بەسەنە ئەیانتوانی ڕسمی پێوە ئەوە بکەن هی مناڵ و هی کەسوکار و ڕسمێکیان پێوە ئێوە ئەتوانین ڕسمی خۆتان هەنێرنەوە نەبوو شتیوان نییە بەس نووسین بەس نووسینە و بەڵێ ئەبێ ئاگداریش بی چییە نووسی ئای تاوان تۆ چیت نووسی وەڵی خۆتە زاری تر قسەی اعتیادی و چاک و چۆنی و من باشم و فکرم لاتانە و شەیدای دیدارتانم و ئەم شتانە بەردەوام لە خەیاڵ من و جوابەکەی بۆ تۆ هاتەوە دوای 4 مانگێک بەڵێ چوون و هاتنەکە 4 مانگیە برد تقریبا ئەی تابعاً 4 مانگەکە کە ئەو ڕۆژەی من نامەکان و سوب تا دێتەوە بۆ بەکاتە 4 مانگ وایە 4 مانگیە بردی بەزیتر ئەمە هەر بەردەوام بوویان بەڵێ بەردەوام بوو ساڵی تقریبا 6 جار ئەو نامە 6 جار 7 جار دەمان نرد باشە کەواتە تۆ ئیتر لە پەیوەندیە بووی لەگەڵ بەڵێ دوای ساڵونیە کتەبەت زانیان کە من دیلم پێشتر نەیانەزانی مامۆستا لەو سەربازگەیە چیتانە کردیان ڕۆژ هەر ئاوا لە ناو هۆڵا بوون و ئەخەوتن و بەڵێ لە بەندەرەنزەری دەرچینە دەرەوە نەقلی ئەوە کرایت با بڵێت بۆ تاران تۆ لەوێ نەمایتەوە هەر هەمومان چکە زۆر کەسمان لێ نەخۆش کەوت چکە سەر دەریا بوو نەخۆشی پێست زۆر پیا بوو لای نەناومان ئەجا لەبەرەوە ئەو هەر هەمومانیان نەقل کرد بۆ تاران هاتیینە تاران جنوبی تاران طبعاً کوێی تاران جنوبی تاران نزیک باشتی زارە گۆرستانی باشتی زار بەڵێ پێڵێن کاریزەک ناحیەیەکە پێڵێن کاریزەک سەر ڕێگەی قومە پێم وایە بەڵێ سەیتەڕێ قوم ئێمە ئەمان بینی ئەیان وودەوە سەیتەڕێ قومە لە دوورەوە ینی تاوان گوڵۆپ و هوینەکەی ئەم شوێنی ئێوەی تیابوون شوێنێکی قایم بوو شوێنێکی خراپ نەبوو ئەمەی کە هاتین بۆی نەمە بەستم ینی قایم کرا بوو دیوار بوو مەسەنە تەلبەندە هەمووی تەلبەندە و هەمووی ئەوەیە چۆن هیچ حاڵەتێکی ڕاکردنی شتێک باڵێ کرا هەبوو کرا تەیارێکمان خەڵک فەلوجە بوو طبعاً 8 تەیارمان لەگەڵا بوو فڕۆکەوانی عێراقی 8 دانەمان لەگەڵا بوو دوایی هێنایان بۆمان کە هاتیینە تاران بەڵێ چەند بوون لە تاران لەو سەربازگەی تاران ژمارەتان 4000 بەبانەوە بووی 4 با بڵێن 4 بەش بوو 4000 و شتێکە بووین بڵێ چەندیان کورد بوون لەم 4000 تقریبا 380 کورد بووین زۆر بوون باڵێ یەک دەنگیش بووین کەس نێرا پێمان کەس نەیەتوانی تەعەداشمان لێ بکە خەڵکی کوێ بوون ئەوانە هەمووی تیا بوو سلێمانیە هەولێرە زاخۆ دۆک هەموو لە هەموو شارەکان تیای بوو کەرکووک و ئێستا شوێنێ لە برادەران مێوە لە هەولێرەیان بینم لە سلێمانیە لێ برادەرانم هەیە بەڵێ لە هەموو شارەکان لەوێ ئیتر هیچ ئەوەتان نەبوو مەسەن جوڵەیەک بۆ نمونە تەدریبێک لەوێ وەرزشە بوو بەڵێ وەرزش ئەوە کۆمەڵێ بە وەرزشەوە بۆ خۆیان مەشغول بوون هەر لە با بڵێن لەم جەمەلۆنەی ئێمەیە با بڵێن 1000 کەسین ئەتر بۆ خۆیان ئەوانەیە حەزیان بە وەرزش بوو 4-5 تیم ئەوەیان دروستە کرد لەگەڵ یەک یاریانە کردووە ئەوە نییە بەس ساحەکەمان ساحە نەبوو حەوشە بوو بچووک بوو با بڵێن هەر لایەک 6 نەفەر یاریە کرد 6 بە 6 12 2 گۆڵچی 5 یاریە کرد لە هەر لایەک ئەتر سەرگەرمیتان بۆ خۆتان دروست کرد بوو باش بووە هەموو بە خوێندنەوە چکە کتێبخانەیەکشیان بۆماندا نابوو باش بوو من زیاتر مەیلم بە خوێندنەدا ئەو کاتە ئەم خەڵکی کە لەوێ بوون ئەم 4000 کەسە یان با بڵێن 4-5 کەسە شیعە و سونە و هەموو تێکەڵ باڵێ مەسیحیشمانە بوو یەزیدیشمانە بوو
هیچ معاملەیەکی جیاواز تەعاملێکی جیاواز هەبوو لە بینی ئەمە شیعە و ئەمە سونیە بەنسبەت چۆن بەڵێ هەبوو بە تایبەت جارێ بەنسبەت یەزیدیەکان و مەسیحیەکان خواردنەوان بەجیا هات ون نابێ ئەوانە خواردنیان بەعینی چەمچە لەگەڵ ئەوانەیە ئەمەنیە کەوژیرەکە حیسابێت تریانە کرد على ئاساس ئەوانە مسلمان نین و ئەوان منزەلیان جیاواز بوو ئەمە بەنسبەت ئێزدی و مەسیحیەوە سنە و شیعەش طبعاً هەر جیاوازی هەبوو بەڵێ باشە ئەتوانی بزانن کامە کریسیانە کامە ئێزدیە بۆ نازانم بەچی مەسەن وەختی کە گیرای لێ دەپرسێت ئەی طبعاً تۆ کە دەی حتا کە ئەگیرێت و حتا کە تۆ لەو مەعسکەرەی ناوتە نووسرێ هەموو ئەوەیە زانم ئەنووسرێ بەس بەس ئەنووسرێت چیت بۆ نمونە کابرا سونەیە تەعاملیان لەگەڵ سونە چۆن بوو وەڵای لەگەڵ سونە ئەو سونەیە چونکە تۆ دوای 2 ساڵ لە دیلی ئەمە با بڵێن تەقریبان 84 کە ئەم مەجلیسی ئاعلا دروست بوو ئەتر هەندێکیان بۆ خۆیان کەسب کرد لە شیعەکانە هاتنە ناو سەربازگەکانەوە تەبعاً هاتن ئابلێن هاتون خۆت بۆ شتیانەدا وتاری خۆیانە خوێندەوە و زۆربەی احتیادی ئەمە بەس مەجلیسی ئاعلا هاتنە ئەوێ کاتە بەڵێ ئێران خۆیان هاتن مەسەن هیچ کەسێکی ئێرانی قسەتان بۆ بکەن ئێرانی پەیوەندی بەو شتانەوە نەبوو بە شتە سیاسیانەوە بەس تۆ کە عێراقیەکان شکاتیان لێت بکردایە یا ڕقیان لێت بوو بواایەوە نەکەوتیتایە با بڵێن سەر ڕێ ئەوان شتێکیان بۆ تە دۆزیەوە ئەلەوەیە مەگەر بدبن لای ئێرانی ئەویش محاسبەیە عقوبەیەکت بدا یعنی خەڵکیەکەم لەوێ دەستیان بڕوات لەبەر ئینتیمای مەزهەبی باڵێ پیانە وترە تەوابین تەواب ئەوانەی کە تۆ بەیان کرد وایان پێوترە تەوابین بۆ هەموو کەسێک بوو هەموو کەسەی توانی تەوابین کەسێکەی توانی بەس شیعە نا سونەشە بوو بە تەواب زۆری ئەتیادی زۆری ئەتیاد بۆ هەردوو لابوو تۆ مەسەرەن تۆ کوردی هیچ باوەڕیشت بەم شەڕەنیە و بەشێکنی لەم شەڕ بەڵێ خۆ من جارێکیان با ئەو نوکتەیە تۆ نەبووی بە تەواب نەخێر بوویتە چییە بوو زۆری ئەتیادی ئەبوویتە تەواو بوو دوای زۆر لە تەوابەکان دەرکران لە دیری نەمان بۆ ئێوە نابوو وەڵی سوزانم بیر و باوەڕە جاوار لەسەرەوە نوکتەیەک بۆکە بووی تا تۆ بەکار چیان لێ کردی هیچی چارەوەندەیە و تەواو تۆ بیتە دژی با بڵێن سەدام حوسێن و عێراق تۆ هەر دژی سەدام حوسێن نەبووی ێبا دژی بوومە زین چۆنە بیریشەکەیتەوە سبەی تۆی تۆ بگەڕێیتەوە شەر تەواو بێ ئەم جەنگە تەواوە بێ ئەی تۆ آخر کاکە سەدام کێتە تۆ هەزارەها میل لێی دووری بەسەر لێ ترسین ئەوەی کە دەبووە تەواویت ڕێی گەڕانەوەی نامە ئەوایە ئێمە ئەوە حسابمانە کرد بەس دوایی هەراتینەوەش هەراتنەوە قسمێکیاناتەوە زۆربیان هاتنەوە هیچیان لێ نەکراوە على ئاساس سزنە و بە زۆر کراون و ئارەوەڵ وتت هەندێکیان لەوێ ئەکردنە دەرەوە دەریانەکردن ئەگەر بەڵێ ئەی ئێستا ئەچوونە فەیلەقی بەدر فەیلەقی بەدر باڵێ بەس ئەوە چۆنەکە بەس ئەوانیش بەشێک بوون لە شەڕ ئای چۆن ئەچون بۆ شەڕ مامۆستا فواد من ئەوەم بیستووە لێن هەندێک کەس کە فەقیرە لەم دی و بە ڕێکەوتێکی سیر وەکو ئەوەی جەنابەت باس کرد ئاوها دەرباز بۆ لە ناو ئەو شەڕ و کوشتار و جەبهە و گیراوە بەدیل بردویانەتە ئەوێ لەوێ بۆ بە تۆ بەکار باڵێ فەیلەقی بەدر هێنایەتەوە بۆ شەڕ دژی عێراق بۆ شەڕ لە دژی لەشکری عێراق وایە لەوێ کوژراوە لەوێ کوژراوە کابرایە مەسیحی بزانە کردیان بەتەوە فەقیرە ئەوەیان کردیان بەتەوا بوو نازام چی و خەتەنەیان کرد و بوو بە حەفلە ئەلمویم وەڵا بردیان بۆ جەنگ ئەلەوێ کوژرا مەسیحی کوژرا ئەوە بێ لەوانەی خۆشمان با بڵێن مەسیحی شەبوو بوو بەتەوا کوژرا لەو
جەنگەیە. بەس ئەمەی کە ئەبوو بە فەیلەقی بەدر وەکو کەسێکی ئازاد بوویتر دوای ئەوەی کە تۆ لە جەبهەکە لە بەڕێی شەڕ یەکەم جار کە دەرچووی چووی بەشداریت کرد کە تەواو ناگەڕێیتەوە ئەتر بۆ خۆت ئازادی ژنەیەنی ئەواکەی خانوەگری بۆ خۆ خانوەگریت بەڵێ ئەبیتە مجاهید وا بڵێن. بەڵامی تەنە وەختێ داوات بکەن بڕۆیتەوە بۆ بەرەی شەڕ. ئەیتابان بەڵێ ئەڵبەتەوە بوو بەس دوایی هەموو کەسیانیش ڕزگار ناکرد با بڵێ یعنی ئەوە نەبوو هەر کەسێ و ببێ بە تەوابوو یەکسەر باوەڕی پێ بکەن ئەبایە باوری پێ بکەن و شخص بێ شخص با بڵێن قورساییەکی هەبێ خاوەن با بڵێن مادەی پێ بێ ئینسانێکی بەتوانا بێ خۆ نا هەر کەسێک و بێ ببێ بە تەوابوو وا نەبوو بەو شێوەیەش نەبوو دەبایە قەناعەتیان بێت کە فعلاً ئەمە بەڕاستی تۆ بەکار لەگەڵ منە زۆر هەولیان ناوتیان ئەم برادەرەکە ببێ بە تەواو بوو کوردەکات ئەمر بە تەواو ئەجا بزانە چکە بۆ پەیوەندی من لەگەڵ برادەرانی کوردی خۆمان و ئەوانە وەک بڵێ حسابێکیان بۆ مەکرد خۆشەویستیەک شتێکە جا زۆر هەولیاندا من و یەک دوو برادەری ترمەیە لە سلێمانی و لێرە و ئەمە هەر عەرەبەکانی عێراق باڵێ عێراقیەکان ئێرانی حەقیان نەبوو ئەبەت هەتا ڕۆژێکیان منیان برد بۆ هین غێر زۆر هەولیاندا کە ئەوە ببم نابووم منیان بردی تشکاتیان لێم کرد بۆ علاساس من بەعسیم نازانم چی وە شتانە بردمیان زابتە ئێرانێکەوە دانیشتووە دائیرەی دویان پێوت تر مخابەراتی ئێرانیەوە دایرەی ئەمنیە با بڵێن کە چوینە ژوورەوە لە ڕێ بە منیان وت تۆ قسە نەکەی ئێمە خۆمان قساکەین ینی ئەیانزانی تۆزێ فارسیەکە ئازانین و هەر بە تەلەڤیزیۆنیش فێر بووین تەلەڤیزیۆن و بۆ ئیش کە ئەمانیان برد تۆزێ فێری فارسی بووین وەڵا کابرای زابت کە منیان بردە ژوورەوە یەکسەر بە منی وت تەسەنون هەستی یا تەشەیع وتم نە تەسەنون نە تەشەیع هیچیان نی نەسونەم و نەشیع تێی تۆ چیت وتم وەڵای من خەتی سێمم کابرایەکی کورد ئەوانە پێمیان وت چیان وت وتی پێتمان نەوت تۆ قسە نەکەی وەڵا کابرای زابت قسەکەمی پێ ئەوە بوو پێیانی و دروستکرد بن ساکت باش قسە نەکەن بەوانی وت تی با قسە بکە وەڵا بۆ خۆی تر حڕیەتی خۆم وەرگرە ئازاد بوو پێیم وت وتم بابە گەورم وتم من کوردم ئێستا ئەمانە بە منەڵێن باسی وتم کوردم و بڕوا بکە سەدام بە دەرەجە چواریش حسابی بۆم نەکردووە لە ترسی کەس و کاریش نەبوایە من نابوومە عەسکەر کەس و کار مەگرێت چی بکەم ئێستا ئەمانە بە منەڵێن باسی ئاخم باسی لەکوێوە حاڵ لەکوێوە زابتەکە قەناعەتی یەنە وتی باشە تۆ بە من بڵێت تەسەنون نی و تەشەیع نیت ئەی تۆ چیت من خەتی سێیەمە تی خەتی سێیەم چییە دەستێک مێنایە بانسکم و دەستێکش مێنایە خوارەوە مرد لە پێکەنی کە سونارد و دەستیەگرێ ئەوانی شەرد و دەستیانێتە خوارەوە ئەوای دێهات مامەسە بیان زانایەکێک بەعسیە باڵێ یان بۆ نمونە زابت بووە یان ئەوەی کە باسەکەی ئەڵێ فڕۆکەوانمان لەگەڵ باڵێ تەعاملیان لەگەڵ ئەوانە چۆن وەڵایی فڕۆکەوانەکان ئەزیەتە دران کە ساڵانە هینە بوو هەفتەی جەنگیان پێوت عێراق شەی بوو لە عێراقا چواری نۆ دەسی پێکرد لای ئەوان 21 نۆ دەسی پێکرد هەنێ عقوبە و شتە دەران و ئەوانە کرد عقوبەی چۆن دەریانانە کردە دەرەوەی ترانێ عقوبەیانەدا و ئەوە نییە زەحفە و چی پێڵێنا لە بانە و هەردە ئێوە ئەمردن بۆ ئیش و شتیش باڵێ حەزیشمان لێبوو کە بۆ ئیش بمان بن پێمان خۆش ئیشی چیان پێکردن وەڵایی من کە نەقل تاران کرام بۆ هین گۆڕستانەکەی بەهشتی زەهرا بوو ئەمانیان برد بۆ ئەوێ ئەم مەزار و شتانەی وەختیشانە هەمویان بە ئێمە ڕمان هەمومان ڕمان هەمومان ڕمان مەزار و شتی ئەمە مەزار ئەوە نییە بە شیش و پەنجەرە و شتی بۆکەن و بۆ قەبرەکان خۆشمان هەمانە و شتانە لە عێراقەوە نییە ئەندە قەبرێ و مەزارێ جوانی بۆکەن و ئەوە نیە جێ ئاو و شت و ئەمانە و
وای هەمووی بڕوخێنن هەمومان ڕوخان هەمووی بووە یەکشت ئەجا ئەو باشتی زارایە زۆر گەورەیە دایرەی شارەوانی خۆی هەیە هەر گەورەیە جادەی دووسایدی تایە ڕاستە زۆر چەنێ بڵێ گەورەیە ینی لەم پارکی سامی عەبدوڕەحمان ئێمە گەلێ گەورەترە بەڵێ گۆڕی خومینیش باڵێ ئەلەوێ ئێمە ئەمانیان برد بۆ ئیش ینی ئیشەکە وەکو بێگار نەبووی خۆتان هەستانە کرد حەزمان لێ بوو بۆەوەی دەرچیت نەفەس خەڵکێ ببینی ڕەنگا و ڕێ چکە تۆ هەموو ڕۆژێ ژیانت یەک شتە یەک فلیمە و دووبارەیە هەڵەسی چییە هەر عینی شەخصە بینی عینی ژیان و دایم ئۆردگاکانیش دایمەن لە چۆڵەوانی بوو هیچمان نابینی لەبەرەوە حەزمانە کرد کە بۆ ئیش بمان بن وا ڕێکەوت هەموو ڕۆژ بتان بەنیان وەڵی تر ڕێکە کەوت بەڵێ ئەجاری وەجبەیە مەسەلە جاروەڵا من تقریبان دەجارێ بەرم کەوتووە لە ماوەی ئەو چەند ساڵی ئەو چەند ساڵی کە لە تاران بوو تۆ بەگشتی چەند ساڵ لە 8 ساڵ و تقریبا 6 مانجێ تواڕاوە 34 بۆ 34 بۆ ساڵی 24 8 ساڵ و 4 مانگ 8 ساڵ و 4 تقریبا ئەوەندەیە نزیکەی ئەوەنە ئەوە هەمووی هەر لەو سەربازگەیە و یان دوایی لەوێوەش لە تارانش کە هەوڵیانەدا کە ببین با بڵێن تەوا بوو شێتکەنەوەین هەندێکمان نەقل کران بووەوە سەمنان لە جنوبە سەمنان باڵەیە تقریبا باشووری غەربە شتێ وایە شەرق با بڵێن 4 ساڵیش لەوێ بوو ئاخر شت لەوێ گەڕابوو بەرەو عێراقات ئەوێ چۆن بوو ناخۆش بوو زۆر ئاوی گەرم نەبوو ئاومانە خستە تەنەکەوە لەبەر ڕۆژەکە دامانەنا هەتاولیەدا تۆزێ بۆەوەی شلەتێن بێ جا خۆمان پێشتوشت ماسکەرێکی عقوبات بوو ئەوە هیچ زستاوەڵ دایمش سارد دایم بەفری شەباری لێوێ ژێر 0 بوو 10 دەرەجە 12 دەرەجە هیچ ئاوی گەرم نەبوو هیچ بە هیچ شێوەیەک بەس لە تاران هەمان بوو ئەوی چۆن بوو هەردووشە حەمامەکە با بڵێن بەشە هەر 4 کەسیانە خستە ژوورێ 10 دقە ئاوەکەیان بەرەدا ئەبێ ئەو 4 کەسە هەر چواری خۆی بشوە بەو 10 دقەیە 4 کەس بەیەکەوە 4 کەس بەیەکەوە لە ژێر یەک دووشێکە ئاوەکە دێتە خوارەوە 4 کەس جایەمە چیمانە کرد بە 10 دقە بەڵێ 10 دقە یەکسەر من لە سژنی ئەبوو غرێب بووم لەوێش نیزامەکە ئەو هابوو بە 10 دقە ئەبوو خۆت شوێ بەس 4 کەس نا یەک کەس ئێمە 4 کەس زۆر بووین فریان ناکەون یەک بە 10 دقە ئەوە جلەکان لە دەرێ داکەنی حازری جلەکان بەڵێ داتەنە دوو لە ڕووی جەناب شت چیمانە کرد لەفکە و شتیوان نەبوو ئەم دەمپایە نەعلەکە نییە بە نەعلەکە هەمومان پشتی یەکمانە چوی جانی یەکمانە چت و ئاوەکەش ئاتە خوارەوە لفکە و شت نەبوو ئەمە لە سەربازگەکەی تاران و ئینەکەی هەروە بوو هەر ئەنزەلی شەروا بوو ئەوەی سەمنان نەبوو حەماممان نەبوو هەر نەبوو هەیە جێ خۆت بشۆی بەس ئاوی گەرم نەبوو تا بەشە ژوورە حەمامی بچکۆلە بەس ئاوی گەرممان نەبوو نەخێر 4 ساڵ بەبێ ئاو گەرم بەڵێ لەوێش هەر ئەو چەند هزار کەسە بوونیان سۆرتر بوونیان ناخر تۆ ئێمە لەوێ هیتریشی لێ بوو هی مەعسکەراتی تریشی لێ بوو لای ئێمە خۆهار هەمومانیان نەقل نەکرد بۆیە ئەو کۆمەڵەیان نەقل کرد کە ناتنە سەر ڕێی ئەوان با بڵێن ئێوە نەبوونە تۆبەکان باڵێ بۆیە نەقل کراین وەڵا ئەگەرەوە نەبووایە نەقل ناکرێت یعنی وەکو سزایەک وا بوو وەکو سزایەک باڵێ لەوێ چەندی لێبوو زۆر بوون وەڵای لەوێش تقریبان طبعاً جەمەلۆنەکان یەک پشتی یەکەک بەس کەس نابینێ وا تەرتیب کراوە کەس نابینێ هەر جەمەلۆنێک پێشی مەسا ئەم جەمەلۆنە ڕووی با بڵێن حەوشێکی لە پێشە جەمەلۆنەکەی تر پشتی بە تۆیە و حەوشەکەی بەولایە هیچمان یعنی کە دیلەکان گۆڕانەوە دوو برا ئەلەوێ یەکیان بینی کە
کە دیت گۆڕایەوە هێنامانیان ینی قەت تێکەڵ ناون ئەم تێکەڵ نابوو مەمنوع بوو دوو برا هەرەکەیان لە عینی ئۆردگا بوونە ئەوەنە ساڵە نەیانزانی کە دیلەکانەوە نەکراین ئاڵو گۆڕ کرا لەگەڵ عێراقاوە ئازاد کراین گەڕاینەوە ساڵی 90 ئەلەوەیە یەکیان زانیان کە لە عینی ئۆردگا بوون ئاگامان لە یەک نەبوو چکە بۆ ئیشیش کە ئەمانیان برد کە لەوێ بۆ ئیش ئەمانیان برد لە سەمنان زیاتر بۆ ئاشپەسخانەکە بوو مەتبەخ با بڵین هەر ئەو مەتبەخی کە خواردنی بە خۆتان حازر بەڵێ خواردنی بۆ ئێمە و بۆ سەربازەکانیش عینی ئەوە نەما بتامن بۆ دەرەوەی شار نەبوو لەوێ نەبوو بەسەوە لە تاران بوو بڵێ لەوێ ئەو 4 ساڵەوەکو زیندانێکی حەقیقی بوو بەڵێ زۆر ناخۆش بوو تەیرمان هیچمان نەبی هیچی ئەو چیاکانیش مشک بوو هیچ نەدارێ نەدرەختی زۆر ناخۆش حەوشەشی بچووک و حوشێکی جوڵای ئەوە بوو تۆپانیان تیا کرد و برادەران و ئەوانە باڵێ هەرێ وەڵی چەندێ بڵێ ناخۆش زەخت و شتی تریش هەبوو لەوێ بوو بەس ئەوەیە تۆ تاوە تا معسکەری عقوباتە تازە چی ینی تەلەڤیزیۆنتان هەبوو بەردەوام تەلەڤیزیۆنمان هەواڵی شەڕ باڵێ هەواڵی شەڕ هەمووی ئاگا بەس خۆشترین ڕۆژ ئەو ڕۆژە بوو کە جەنگ تەواو بوو هەرچەند خۆی ساڵی 80 جەنگ تەواو بوو ئێمە ساڵی 90 گەڕاینەوە هەشتی وانە بەڵێ وەڵا کاتێکمان زانی سەربازی ئێرانی و زابتەکان خۆیان کرد بە ژوورە یاڵە ئامار یعنی تعداد بابڵی وەڵا دەرمانیان کردە دەرەوە سیرمان لێهات بە حیاتی ئەو شتە نەبووە المهم وەڵا نی سەعاتێ لە دەرەوە ڕامە باشە بۆ نامانگەڕێنەوە قاعەکە بڕۆینە سەر جێ خۆمان و ئەوەی خۆمان وەڵی تر هاتینەوە دوایی وتیانی ئەڵە بۆ ژوورەوە سێرمان کرد سەربازێک لای تەلەڤیزیۆنەکە وەساوە نابێت تەلەڤیزیۆن بکەنەوە بۆ ئەوی کەس نەزانێ شەڕەکە تەواو بووە جەنگەکە تەواو بووە ئەیە سێرەکەی یەک ڕخی لەیەکە یا شتێکە بۆ ئەوی شتێ ڕوو نەدا لە ناو خۆمانە با بڵێن ئێرانەکان ئەوە بوو بیریان لێ کردەوە ئەو سەربازە هەتا بەیانی هەر لەوێ بوو هەتا 3 ڕۆژ ئەوە ڕۆیی یەکێتر هات وەکو پاسەوان لەسەر تەلەڤیزیۆن بۆەوەی کەس نەیکاتەوە تەلەڤیزیۆنەکە ئیتر ئێمەش لە ناو خۆمان دەستمان پێکرد هەچ کەسە و بۆچووری خۆیڵێ و یەکێڵێ چی بووە و یەکێڵێ شەرتەوا بووە و ئیتەرانیەکە و بابەتی خۆی فکرتان بۆ و شەرتەوا بوو باڵێ هەڵا آخر شێت هاتن خۆیان ئێرانیەکان مەلایەکیان لەگەڵا بوو مەلایەکی عێراقی خۆمان بوو هی مەجلس ئاعلا تر ئەوتی بابە ئەوە شەرتەوا بوو هەرچیش بووە لە بەینتانە و ئەوە لە یەک خۆش بن و بەس خۆشترین ڕۆژ بوو ئەو ڕۆژە بەلامان خۆشترین ڕۆژ ئەو ڕۆژە بوو کە بە سەراحەت با بڵێن بە ئاشکرا وتیان جەنگەکە تەواو بووە خۆشترین ڕۆژی ژیانمان بوو بەڵام شەڕ لە مانگی هەشتا بوو هەتا هەرمانەوە هەتا هەشتینەوە دوای 2 ساڵ گەڕاینەوە دوای 2 ساڵ ئەم 2 ساڵە هەر چاوەڕێمان کرد جا هەبوو هەرچی ئەبوو نەبوو زۆریش ئارەوەڵە لە ماوەی ئەم 2 ساڵش هەر بەردەوام ئەوەتان هەبوو نامە بنێرن و نامە و بۆ ماڵی خۆتان ئەو 2 ساڵە نەبوو نەما نەخێر بە سەلیبی تر خۆی دوای 2 ساڵەکە سەلیب هات ئێمەی بردو ئەوە نییە ئاڵو گۆڕەکە سەلیب کردی بەڵام لەو سەربازگەی سەمنانیش هەر ئەتوانتانی نامە بنێرن بۆ ماڵی خۆتان باڵێ نامەمانە نارد ئەدنووسی کە ئێمە لەکوێن ناتوانی ئەدنووسی ناو شارەکە نییە بەس تۆ معسکەرەکەت ئەڵێ بە عەرەبیە خۆی طەریق القودس 11 هەیە 12 هەیە 13 هەیە ناو شار نانووسێ زانی چۆنە نابوو بنووسن پێیانەوەتن کە ئەبێت چ بنووسن چی نانووسن شتێک مەمنوعات نابێ بنووسی سیاسی پەیوەندی بە نەسیاسی ناتوانی بڵێ من وەزعم زۆر شرا وەزعم خراپە ناتوانی ئەم شتانە بنووسی
بە کوردیە بنووسیوانێ بە کوردیش بینوسی و بە عەرەبیش بینوسی ئەرە عینیشتە بە کوردیشە بنووسی و بە عەرەبیشە بنووسی بە هەردوو زمان نامەم ناردووە بەڵێ بەس یەکێک هەبوو سەیرێ کردەوە تەبعاً چۆن خۆیان ئێرانیەکان متەرجمیانەیە شتیانەیە چۆن قلقل نامەکان سێریەکەن ئەوجار لەو 2 ساڵێک کە شەڕ تەواو بوو هیچ تەعاملیان گۆڕا لەگەڵتانیان بەڵێ گۆڕە نەرم بوون خۆی ئێرانیەکان تا ڕادێ باش بوون یعنی پیا بۆ خوا بڵێ ڕاستیەکەی یعنی حەقیقەت بڵێن ئەوەیان نەبوو بەگشتی هی خۆمان لەناو خۆمانە باش نەبووین ئێمە ینی مەسەلەن ئەزیەتدانی دیل و شت نەبوو نا لەو 2 ساڵەیە نەبوو پێش 2 ساڵش پێش ئەو 2 ساڵە ئەگەر یەکێت شتێکی کردبێ با بڵێن گۆبەنەیە شتێک با تەنبی هەکرا ئەوان پێڵێن تەنبیانی ئەگەر یەکێک بۆیان دەرکەوتە ئەمە باسی بووە یان زابت بووە بەڵێ عەزیەتیانەدا بەڵام هەندێکش بۆ خۆیان بوونەتەوە ڕزگاری بوو هەرچی بیت مشکلە نییە بەس ببی بە و ئینە ئەوەیانەکرد بەس هەبوو نا هەرمایەوە ئێستا با بڵێن تەیارەکانمان بە فڕۆکەوانەکان هەرمانەوە زۆر ئەبوون بە تۆ بەکار وەڵایی یان تاکوتەرە ناوەڵا زۆر بوون بە تایبەت برادەرانی شیع بوون لە برادەرانی سوننەشە بوون لە برادەرانی کوردیشە بوو ئەزانی کە ئەیان بنەوە بۆ بەرەی شەڕ بەڵێ خۆی چی بوو بۆ خۆم ڕزگارمە بێ دەرەچم لە ئەم دیلیە ئەمە تەواو نابێ ئەم شەڕە بە حەیاتی ئەخر وا بوو چکە ئەو کاتە ئێرانی وت سڵح لەگەڵ سەدام مخالەفەی قورئانە چوو بوو عەقلی هەندێکەوە کە ئەم جەنگە بە حەیاتی تەواو نابێ ئیلا بە ڕووخانی سەدام نەبێ ئاوها بوو بەس دایمە ئینسان هیوایەکی هەیە کە ئای چۆن ئەگە تۆ هیوات نەبێ معنایە ڕووخی وێرانەبی زۆر کەس تێک چوو لەوێ زۆر کەس لە برادەرانمان تێک چوون وەڵا کونجێکی تاریکی گرت بوو بە تەسبیحەکەوە تێک چوون زۆر لە برادەران تێک چوون لە بیرکردنەوە و لە ئەوە بێهیوا بێ کە بێهیوا بووی معنای تۆ ڕووخی بەس من زیاتر بە خوێندن و شتەوە خۆم مەشغول کردبوو بە زمانیشەوە تەیارێکمان لەگەڵا بوو فڕۆکەوان ئێستاوا ماڵی لە هەولێرە لە ئایندەیە ناوی سەی ئیدریسە خەریجی فەڕەنسا بوو باش بوو بە زمانی فڕەنسی بۆ خۆم لەگەڵەوە خۆم مەشغول کردبوو باش کتێب وشتە هەبوو ئەتوانی کتێب هەبوو بەڵێ کتێب مەکتەبەیەکی گەورە کتێبخانەمانە بوو ئتر کتێبخانەکان ئەنواع کتێبی تیا بوو بە فارسی یان نانا عەرەبی فارسی شێ ئەگەر هەوەستە بێ بە زیاتر عەرەبی بوو سەر لە کتێبەکانی محەممەد باقر سەدر اقتصادونا فەلسەفەتونا زۆرتر ینی ئەلبان قلا ڕەبەوی بەس ئەو کتێبانی بوون خۆی قەیناکە دینیە بزانێ ئێستا کتێبەکان محەممەد باقر سەدر طبعا عەرەبێکی ئیملاق بووە و کابرایە عەرەبیەکی زۆر بەقووەت چیەکە مەسەلەن باسی کارل مارکسەکە باسی ئەنجلست بۆەکە لە ئەخیرا فڵسیەکی ئیسلامی لێدە معنای تۆ کتێبەکەی کارل مارکسی خوێنەوە بیرۆکەکانی ئەنجلس شەڕوانگەی وانە ئاخر شت با بڵێن فڵسەیەکی ئینی لێدە بەڵام تر کتێبەکان بە حساب و کتاب هێناویان ینی شتێک هەوو بە ناوی مێشک شۆردنەوە و شتیوایان بەڵێ چۆن نییە خۆی مێشک شۆردنەوە چییە ئەو شتەیە کە زەختت لێکە کە تۆ ببی با بڵێن بەتەوا ئەوە مێشک شۆردنەوە یانم تەلەڤیزیۆنی کە بۆیان داناوی شەو ڕۆژ باس ئەو تەلەڤیزیۆنی کە بۆمانی داناوە عینی هەرهی خۆیانە و ئەوەیەکە ئەوەی لە تارانەی بینێ شارەکانی ئێرانەی بینێ ئەمە شەمان بینی هینیش طبعا هەندێک وتارە بوو بە سەماعەیەکی مرکزی ئەدرایە هەموو خۆڵەکان بەڵێ بە فارسی بوو یان بە عەرەبی بە عەرەبی باسی بە هەندێک شتیانە بوو مەسەلەن بە فارسی با بڵێن بەعزیە دوعاە یاینە دوایی بەس بە زۆری عەرەبی بەس یەکێ لە دوعاکان کە ئەیخوێندەوە دوعای کومێلی پێڵێن دوعای کومێل بن زیاد بە عەرەبیە بەڵام ئەوەی کە ئەیخوێنێ فارسە بە دەنجێک و ئاوازێکی خۆش و
ئەبایە نوێش بکەن یان ئابواایە هەموو کەسێک هەموو کەسێ ئەستا بن ئەو بەرماڵێکمە بوو ئەخۆی چی تەیە خۆ جێەکەمان ئێمە قەڕوێڵێ 3 نەفەر لە بانیەکە تر بەرماڵەکەەوە لە ژوور سەرتە پێش نوێژ بە 10 دقە هاوارە یێڵە ئەبێ هەمووی نوێشکە ڕۆژوو جەماعەت باڵێ ڕۆژوش ئەبێ هەمووی ڕۆژوو بگرێت ئیجباریە باڵێ ئیلا ناساق بی دکتۆر ئەوەت بکە ئەتوانی ڕۆژوو نەگری مامۆستا چۆن گەڕانەوە چۆن گەڕاینەوە شەو بوو بۆ هاتو ئاوار و تەپ و تۆزێ دیارە تۆز بە ئاسمانەوە تومەزە پاسەکان هاتوون ئەمە لە سەمنانەوە ئاخر شت کە ئەگەڕێنەوە ئەڵا سیارەکان هاتە هیچ کەسە و ئەیتر ناو بانک دەکا و بڕۆ سوار بە بڕۆ بەس پێت ناڵێ بۆ چۆ دبم نەزانم بۆ چۆن بەس پێت ئەڵێ نەقڵن بەس خۆی دیارە ئازاد بووینێ ئەمە دڵمان خۆش بووە شەرتەوە بوو ئارەوەڵا ئیتر ناو بانک دەکەن و سوار بوون بەرەو تاران لە تارانی جلو بەرگەکەی بەرت داکەنن ئەتر جلی نوێتە دەنێ و جووتێ دوور لە ڕووی جەنابەت پێڵاوی نوێ تاکێکی بچووک و تاکێ گەورە و خۆتە زاری کەس بە کەس ریە بکاتە ئارەوەڵا بۆ دەبێ بۆت نابێ بۆت نابێ ئەوە نایخوا پاڵتۆڵەکەت سێرەکەی گەورەیە چاکتەکەت کورتە ئەوە ئیتر ئاوا بوو ئەم جلی مەدەنی بوویان باڵێ هاتنە تاران و لە تارانی شەوە هەر بە پاس ئێنامانیان بۆ هین مەنسووریەی جەبەلە چیە ئەوەی لای خانەقین لەوێەوە ئیتر لە قەسر شیرینەوە ئاودی بوو باڵێ لە قەسر شیرینەوە ئاودی بکرێت کە ئاودی بوون لەم دی و پێشوازیان لێکردنیان باڵێ هاتی سێرمان کرد هینێکە گۆڕەپانێ گەورەیە هەر شارێک و هینی بۆ کراوە عێراق کردیە با بڵێن هەر شارێک و ئەچێتە هینی خانەی خۆیەوە با بڵێ چکە ئێمە هاتووی هەریەکە و لە شارێکەوە نییە لێ کەس قسەی بۆ کردن یان لە کۆبە لە دیوی عێراق لە دیوی عێراق پێشوازیەکەوتەوە یەکی چەندێکیاندا پێمان وەڵی لە بینم چوو پارەیە زۆر بووە و کاتە ئێمە وتمە ئەمەێ چی تەواویەکە وەڵا لە ڕێ لەو مەتعەم و شتانە ڕایانەگرت جگەرەمان پێکڕی و ئەمانە سێرمان کرد پارەکە ئەوەندەش نییە وڵی لە بیرم چوو وابزانیم 25 دیناری بوو 25 دیناریمان وەرگرت ئەمە مانگی 24 هەشت مانگی پێم لە خاکی عێراق ناوە ساڵی 90 بەڵێ 24 هەشت ئەو وەختە مامۆستا ئەو کە عێراق چوو بووە ناو کوێتەوە بەڵێ چوو بووە ناو کوێتەوە بەڵێ ئەو خەبەرەتان هەبوو ئاگامان لێبووە ئەی چۆن خەمیەوەتان نەبوو کە دیسان بتان بنەوە بۆ ناوەڵا ئێمە وتمان بەس بگەین ناوەڵا بیرمانەوە نەکردەوە کا 24 هەشت عێراق چوە ناو کوێت یا دوایەوەی پێشترە 2 هەشتا ینی 20 شتێک ڕۆژ کە عێراق کوێتی گرت بوو ئێوە گەڕانەوە یەکسەر هاتیتەوە بۆ کەس خەبەرداری هەبوو کە ئێوە طبعا پێش ئێمە دیلیتراتوەتەوە ڕۆژانی پێش ئێمە وانە تومەزە ئەوەی دیلیە هەموو ڕۆژەیە چناهین ئەو کاتە فەرعی حیزبی بەعسە بوو لە کەرکووکە یان هێنا بۆ ئەوێ لەوێوە ئیتر حکوومەت خۆی لەوێت لە دەوری ئەو با بڵێن فەرع حیزبیەیە خەڵکەکە وەستان کە دیلەکانیان هێنا بۆی بزانن ئەوەی ئەوان هاتووەتەوە یا نهاتوەتەوە بەڵێ من کە هاتمەوە براکانم تر هەمووی بە مناڵی منیان ناسیەوە کاکە و هۆسە و تراوە مناڵەکانی خۆت دوایی مناڵەکانی خۆم ئەوە لە ماڵەوە بینیانم وردبوون ئەو کات هەر نەدبینی بوون وایەکیان بەسگە کوڕەکە من بینی بوو کچەکە من نەبینی بوو من کاتەوە کچەکە کوڕەکە دیتر بوو بە چواری سەرەتایی تقریبا نیاز کوڕ مستە مامۆستایە لە ئاکرێ لە بەردەڕەش
کوڕەکەت کە بەجێ دێش 2 ساڵ بوو هاچ بوو بە 10 ساڵ ئەی ئاوەڵا 10 ساڵ و بەبانەوەش تقریبا نزیکی 11 ساڵ مانجی 5 لە دایک بووە ساڵی 8 بەڵێ دوای ئێوە لە بەرەوەی بە وسیفەتەی دیلی جەنگ بوون هیچ ئیمتیازێک هیچ نەبوو هەر پارچە زەویەکیاندا بووە خێزانەکەم پارچە زەویەک هەرەوەندا هیچی تر ئەوەیشی بیویستایە خانەنشین وەزیفەت هەیە ئەچیتەوە وەزیفەکەت ئەتەوێ خانەنشین بی بەهی ئەو دیلیە خانەنشین نەکرای ئەوەی وەزیفەی نەبوایە من بەس گەڕامەوە وەزیفەی خۆم بۆ مامۆستا بوویتەوە بە مامۆستا ئەو کاتە لە سەنگاو من کە بوومە عەسکەر لە سەنگاو تەبعاً چیرۆک زۆرە خۆ چەند هەزارەها چیرۆک لەم دیلیەدا هەیە بەڵام بۆمان ناکرێ هەمووی باز بکەین و هەمووی وەختێک چیرۆکێک کە زۆر لە بیرت مابێ هی خەڵک هی خۆت مەسەلەن کە لە بیرت مابێ لە بیر نەچوو بێتەوە لە بیری نەکەی هیچ شوات لە بیرە ئێستا وەڵا چیرۆک بڵێم چی وەڵا چیرۆک زۆرە بەڵام طبعا من بە نسبەت منەوە لەوێ زیاتر کابرایەکە بوو تەیار بوو خەڵکی فەلوجە بوو قسەیەکی کرد وتی من نەمەزانی کوردوایە بگەڕێمەوە یعنی هەندێک قسەشەیە قسەیە ئەمە چیرۆک نییە وتی بگەڕێمەوە جلێکی کوردی تایبەت ئەیکەم بە پەیکەرێکا و دایەنێم لە ماڵەوە و شانازی بە ئێوەواکەم ئەوە نەمەردن چکە ئێمە زۆر باش بوون لەگەڵیان وەکو کورد ئێمە لەگەڵ هەمویانە باش بوون فەرق و جودایی ناکەن خۆ تەزانی دڵی کورد چۆنە لەگەڵ هەمویانە باش بەس لە بینی خۆیانە ئەوان لە بینی خۆیانە شەشیان هەبوو بەڵێ هەیان بوو عەزیەتی ئەوانیان بە تایبەتە و زابط و فڕۆکەوان و ئەوانە کە هاتشمەوە هات بۆ لە لەگەڵەوانە حتمان هەر پەیوەندیتان هەیە بەڵێ ئێستەوە یەکێکیانوە لێرەیە بەڵام هەندێکیان کوژران لە بەغان ئەم لاولا نازانین کێ کوشتیانە خۆ تەزانی تر تۆڵە سندرایەوە لە ڕاستە دوور و درێژە و چیرۆک گوێگران ێژە سڵاوێکی گرمتان لەبێ ئەم کەتەتان باش من سەلام سعدیم لە ئەڵقەیەکی نوێی ئەم پۆدکاستە بە ئێوەی ئازیزەگەمەوە لەگەڵ مامۆستا فواد عوسمان کە لە 2 ئەڵقەی پێشوو باسی چیرۆکەکەیمان کرد مامۆستا فواد یەکێکە لە قوربانیەکانی جەنگ لە ئەڵقەی پێشوو باسی ئەومان کرد کە جەنابی چۆن بەڕێکەوتێک دەربازی بووە بەڕێکەوتێکی زۆر سەیر ئەگاتە ئێران 8 ساڵ و نیو لە گرتوخانەکانی ئێران ئەمێنێتەوە تا پاشان لە ڕێگەی گۆڕینەوەی دیلەکانەوە جارێکی تر ئەگەڕێتەوە مامۆستا دنیایەک شت هەیە لەو بەیناکە پرسیاری لێ بکەم لە جەنابەت 8 ساڵ و نیو کەم نییە ئەم 8 ساڵ و نیوە هەندێک شتەیە ئەگەر یەکێک نەیبینی بێ ڕەنگە زۆر بەلایەوە گرنگ نەبێ ئەم جۆرە وردەکاریانە مەسەلەن ئێوە 8 ساڵ و نیو ئافرەتتان بینی؟ ناخێر هیچ ئەبەت بەس لە حاڵەتێکە دەمان بینی کە بۆ ئیش ئەمانیان برد دوور بە دووریان دوور بە دوور یا کە بەناو نەخۆشی و ئەوانە کە بۆ نەخۆشخانە ئەمانیان برد سوتفەی بکردایان بردن بۆ نەخۆشخانە یان بۆ پزیشکیانە هێنا بۆلاتان ناهەکە ئەچوین بۆ نەخۆشخانە تەبعاً لەو نەخۆشخانەیە پزیشکی ئافرەتی لێ دەمان بینی یا لە ڕێگا سوتفە ئەنجاوە ڕۆژێکیان هەستان چۆن بوو هەست وای تەبعاً تۆ زۆر سەیرە ینی تەزوو بە لە شتادێک کە مناڵێکمانە بینی یا ئافرەتێکمانە بینی تا تەزوو بە لەشتا هات نەتەزانی چۆن وەڵامی دەرونی خۆت بدەیەوە زۆر سیر بوو بەلامانەوە
من ساڵێک لە ئەمنی سلێمانی بووم ئەو ساڵات تەمان هیچ کەسم نبینی جگە لەوانەیە کە لە ژوورەکە لەگەڵ خۆ من دوایی کە گەشتمە ئەبوو غرێب حکم درام یەکەم مواجم کە هاتن دایکم برا بچووکەکەمی لەگەڵ خۆیان نبوو براکەم بیان خۆشکەکەم بوو وەختە مناڵ بوو ئاو عمری ئەجا لە بیرمە کە قسەیە کرد گوێم نابوو بەناو دەمێ یانی دەمیم ناو بە گوێمە بۆی پڕ گوێم بێ لە دەنگی وایە ڕاستە مناڵ بەڵێ جاوا ڕۆژێکیان بەرە و نەخۆشخانە ئەم بن وا لە ناو ئەمبولانسەکەیان ئەوە باسی با بڵێن مناڵ و ئافرەت و ئەمانە لە ناو ئەمبولانسەکەیان تەمەم هیچ چۆ نبینم ئەمبولانسەکە دەوروبەری هەمووی گیراوە هەمووی ڕەش بۆیە کراوە هیچ نبینی من کەوتومەتە پشت سایەق دوو پاسەوان سێ پاسەوان دەستشمەوە کە لە بچەوشت کراوە مەئمورەکەشم لە پێشەوەیە لە تەنی سایقەکە لە نیوەی ڕێ تومەزە بینی من و سایقەکە جامێکەیە سلایتە داخراوە وەڵا سلایتەکەی کردەوە بەم نیوت نیگا کون بەچەها ببین سەیری دەرەوە دختۆرەها ئەوەی تر خەڵاتێکی مهم بوو ئای لەوە مهمتر هەشەحن بووم بای چەند مانجێ بەڵێ وەڵی تر ئاوا سێرێکمی کرد و منیش وا گەنج بوو ئەوەیە ئەو لە تەمەن لە من گەورەتر بوو دێرێ شعری پێم و دەلەوەیە کە منی بینی طبعا برادەرانی فارس زۆر ملەتێکی عاتفین زیاد لە حەدی خۆی بە پێی ئەو ساڵانەی کە من ژیام ئەو تەجروبەی تایبەتمەیە لەگەڵیان دێرێ شعری پێم وت لە شعرەکەیە کەوتی زندگی بەرمان سەخت و بەردی گەرم ئاسون گذشت بهترین ئەیامی عمرم دەرگۆشەیە زندان گذشت ئەنجا پێیم و دووبارەی کردەوە بۆی لەبەری کەم وەڵا دووبارەی کردەوە جارێتریش پێم وت هەتا لەبەرم کرد ئەو جا بزان سێریکە ئەو شعرەی چۆن وت خێر دڵی سووتە کە منی بینی لەو گەنجێ هیچ نبینم ئەجا ئەوە بابەتێ لە بابەتەکان ڕێک تعبیریش بۆ لە تۆ بەڵێ بزە بتوایە من گەنجی مەمووی لە گۆشەی زیندان ڕۆی ڕاستەکە تۆ کە ژیرایی تەمەنە چەند ساڵ بوو کە من سی ساڵ کە هاتیتە دەرەوە سیەکەەوە نزیک چلەکانم لە چلم تقریبا چل و شتێ یەکەم جار کە هاتنەوە ئافرەتتان بینی لە نزیکەوە ناکە لە دوورەوە بتبەن بۆ نەخۆشخانە ئافرەتێک بینی کە هاتنەوە لەم دی و کە گەڕاینەوە بۆ وڵاتی خۆ هەستان چۆن بوو هەست وەڵی هەست چییە تۆ کاتینەوە طبعا تۆ ئافرەتن نەبینیوە مناڵن نەبینیوە ڕاستە تۆ حوتەشت ڕۆژمان پێچوو ئێمە هەتا گەیشتینەوە لە ئێران بە تەسفیرات هەتا گەیشتینە منزریە لای خانەقین دوایی بۆ ئەو ئۆردگای مەنسووریەت جەبەل لەوێ گۆڕاینەوە ئەمە تۆزێ ئەهوەنمانی کردەوە لەو ڕێوبانانە ئەمان بینی ئێتە کاتینەوە تەمعاً من براکانم هەمووی مناڵ بوونە بە جیانم هێشتووە کچەکەی خۆمم نەبینیوە هاتمۆ سێرەکەم پۆلی چواری سەرەتاییە کە من دیل بوومە و لە سکی دایکا بوو تەوان هیچیدا وەسف ناکرێت نازانم چۆن ها خۆم ماقم بردبەوە لە ژیانی خۆم ئەو پرۆسەی دیل بە دیلەی مەنسووریە جەبەل ئێوە دیلە ئێرانیەکانتان بینی یان بەڵێ ئێمە کە ئامانیان هێنا لە سنوور بینی با بڵێن عێراق و ئێران خاڵێکی لێ بوو لای منزریە بوو تقریبا ئەلەوێ پاسەکان عێراق وەستاوە کە دیلی ئێرانی تایە پاسەکان ئێرانیش لەم بەرەوە وەستاون کە ئێمەی تێداین جا سەلیب خۆی سەرپەرشتی ئەو وەزعەیە کرد با بڵێن ئێمە 10,000 هاتوینەتەوە یا 5,000 ئەبوایە لە بەرامبەریش ئەوەنە بەرەوە ئێران بڕوە بەڵێ دەیانمان بینی هەر لە ناو سیارەکە ئەوان لە ناو پاسەکانن جام بەجام ئەوانیش ئێمە بینن ئێمەش ئەوانمانە هیچ قسەتان نەکرد هەر لە دوورەوە مەرحەبا یەکتان کرد چۆن پێکەنین ماچ ناردێن بەو شێوەیە ئەوانەیان نارد ئێوە قرار بوو یەک بکوژن لە بەرەی ئاخر بە چی بکەی کاکە خۆ ئەمە ئێمە دروستمان نەکرد سەرکردەکان دروستیان کرد ئێمەی بەستمە ئەوانیش وەک ئێمە هەر عینی مامەسا لەو 8 ساڵ و نیوە مەسەلەن هەنێک کەرەستە و پێویستی
خۆتان ئەوە چۆن دابینەکرا بۆیانە هێنان بوون مونە پێڵاوە جلوبەرگە بەڵێ ئەوە باش شتێکە بۆ باسکەم طبعا ڕۆژێ نینۆک بڕیان بۆمان هێنا نینۆک بەر ئێمەش ڕیشمان درێژە بێ قژمان درێ نەمە قەسێکەیە نە شتێکەیە ئەو شتانە نەبوو نانان نەبوو دووسێ مانگ جارێ خۆیان سەرتاشیانە هێنا بە مەچینە لێدا سەر و ڕیش و هەمووی لایە برد و تاوەرەوەنە بەس ئەوە نەبوو تۆستمێڵت مەسەلەن جوانکەی مەقەسێکە بێ یا شتێ بکەی ئەوە نییە وەڵا برادەرانی هەورامی هەندێکمان لەگەڵا بوو بە تایبەت دوو دانەمان هەبوو هەردووکیان ناوی حەسەنیش بوون یادیان بەخێر نازانم ماون نەماون ئەسلان ئەمانە چیان کرد لە دارە تەختە قالبی مەقەسیان دروست کرد هەردوو هینەکەی چکە مەقەس دوو هینە عەکسا و عەکس ئەوە نییە لەوە دروستیان کرد ئەم نینۆک بڕانە سێ چوارێکیان کووە کردەوەیان خستە قاپێت شتێکەوە بخاریمانە بوو سۆپە با بڵێن زۆر زەخم بوو ئاگری لەوەیان نەبوو ئەیان خستە ناو ئەو جا ئەوان پێیانەوت بخاری ئەو سۆپە گەورەیە با بڵێن ئەیان خستە ناو ئەوە وەکو چۆن ئاڵتون زێر ئەتوێنیەوە ئەو نینۆک بڕا ئەتوایەوە تەواو ئەتوایەوە ئەیان هێنا چیان دەیە کرد هەر کوت و پڕ ئەیان خستە ئەو دوو قالبەوە کەپسیانە کرد تەواو جوان دوایەوەی کە سار دەبوو دەریانەیەنا ئیتر پاچەتە لێ کونیانە کردوین و مەقەسەکەش چۆن تیژیانە کرد لە بان چمانتۆ سێ چوارش پێ خەریکە بوون پێوەی ئاویانە ڕژان لە ژێری و دەی ئەتا تیژە کرا ئەیتر ئاها مەسەڵەن با بڵێن مەقەس دروست کرا بەس مەقەسیش بوو مەقەس ئیشی خۆیە کرد ئای تابعان با بڵێن تیغ بە پارچە شوشە تیغیان دروستە کرد ئەم موسە چی پێڵێ بەڵێ فانی هەر بە پارچەیە شوشەیان دەست بکەوتایە ئەو نییە بۆ ئیشە ئەمان بن پارچەیە شوشە لەو چۆڵەوانیە لە ڕێگایە ئیشەکە دەستمانە کەوت ئەمان هێنا ئەیترا بوو ئەوەیە کرد بە مووس هەر لە عەردەکە نییە ئەی سوان سێ ڕۆژ چوار ڕۆژ ئەیتر تەرتیبیان دەکرد نازام چۆن وەڵای کات هەبوو کات هەبوو ئای جاری وابوو بۆ ئەندێشت بە دەڕۆژ پێوەی مەزوور ئەمە مەمنوع نەبوو ئەم شتانە مەسان پێتان بگرن نەزانی ئێرانیەکان خەت نەبوو بێن تەفتیش ئەوە نەبوو زۆر گوێیان لێ نادا زۆر گوێیان بەو شتانە نادا مەسەلەن ناترسان حاڵەتێکی ئەمە بەکاربێنێ بۆ تابعاً بیانزانی بە ئەوەیان نەکرد بەڵا نەیانەزانی چکە تۆ شتێ بچووکە ئەوەنەیە ئێمە خۆ ناچوون شتێک گەورە دروستکەین وەکسە خۆ شتێ بچووکیان دروست دەکرد هەر ئەوەندە بۆ ئەمەیە چی پێڵەن زولف چاکردنە شتێکە سمێڵ ڕێخستنیەکە کەسە بۆ ئەمە بەکاربێنێ بۆ هەڵکۆڵینی دیوار بۆ ڕاکردنێک مەسەلەن هەوڵێکی وا هەبوو نانا بەو شتە ناکرا بەس بۆ ڕاکردن کرا هەوڵ درا فڕۆکەوانێ با بڵێن هینمانە بوو جەیەکە بوو ئەوە لە تاران جێی شانۆگەری بوو ئەمانە لەگەڵ یەک دوانێ لەگەڵ ئەوانە ڕێکەوت بوو فڕۆکەوانەکە خەڵکی فەلوجە بوو یە خانداری ناوی محمود غەنامیش بوو لە محەممەڕە بە کۆپتەرەکەی کەوت بۆ خوارەوە ئەیتر ئەمە نازام چۆن ڕێکەوت بوون چۆن نەفەقێکیان لە ناو هینەکەوە لێدا بوو لە ناو جێی شانۆکە با بڵێن مەسرەحەکە لە بنەوە لێیاندا بوو خۆڵەکەشیانە خستە ناو حەدیقە و شتە بوو لەو دەورە کەس هەستی پێ نەکرد بوو ئەیتر چکە نزیک بوو لە تەلبەندەکەوە ئەو تەلبەندەی کە دەورمان پێگیراوە مویم لای یەکێ باسیەکە بۆ ئەوی یەکێکێوێ زمان بزانێ یعنی وای داناوە ڕزگاری بێخۆی و یەک دوانێتر هەر لەو جەماعەتە با بڵێن کە لە شانۆکەیە ئەوە بوون مەسرەحەکە وەڵا لای برادەرێ باسیەکە ناو شەخصەکە ناهێنم پێویست ناکە ئەو لای یەکێتر باسیەکە ئەو لای یەکێتر وەڵا کەوتە دەمی ئێرانیەکانەوە کەشف بوو ئێرانیەکانیش ئەمە مەسەلەی ڕاکردن ڕزگار بوون هەوڵدان ئێرانیەکانیش دەنجیان نەکردووە و تویانە لەگەڵیانە ئەوە بکەن و هەتا ڕۆژی تەنفیزیەکە بۆ ئێرانیەکان لە ناو ئێوە خەڵکیان هەبوو ئایتامان چۆن نەیان بوو زانیاریان بە تایبەت جەماعەتی با بڵێن ئەنجومەنی باڵایە کەسی ترەیە جا ئەوانت بۆ چوو بوون خەبەریاندا بوو لە ترسە تو بیستە کەشف بێ ئێمەش تووشە بین ئەوە نەبوو بڵێ هەندێ
ڕاستی هەندێکیان وتی کێڵ ئێمە ڕزگاریە بێ ئێستا لێ تۆ بەکێ دوو تۆ بەکێ دوو تۆ ئێمە تووشە بین تەواوی ترەوە وێرانە بین خۆمان ژیانمان لێ وێرانەوە ئیتر بەو شێ وەڵا دەنجیان نەکرێرانەکان هەتا ئاو شەوەی دەسی بە کارەکە کرد کابرای فڕۆکەوان وەڵا کە دەرەچێت لەو دیەوە بۆی دانیشتوونە شوۆنەکەیان دەستنیشان کردووە لە چۆوەیە نەفاقەکە کە زانیانی تر هەموو شتێکیان کۆنتترۆل کرد خۆیان وەڵا لەو دیەوە کاکەی فڕۆکەوان نەگرن کە لە کونی نەفاقەکەەوە دەرەچێت لە بانستەرین چیان لێ کرد وەڵی تر هێنایان شەو بوو تەمان لە ناکاوێ ئاماریان لێدا دەرچوونە دەرەوە سێرەکەین وا هێنایان پیشانمانیاندا وتی ئەمە ویستیوە ڕابکە وایە ئێمە ببێ بە دەرس بۆ ئێوەش نەوەک یەکێتریش هەوڵی ڕاکردن و شتی وا بدە ئیتر بردیان بۆ زندان و ماوەیە لە زندان مایەوە و دوایی گەڕانیانەوە چی لێ بکەن هاتەوە ناوخۆمان ئارە وەڵای ئێستا ئەو زابت تەیارە با بڵێن فڕۆکەوانە وەکو جۆم لێبوو لەم دژی ئەمریکا نازانم چی کردو ئەمانەوە بزانم کوژراویشە مەسەل لەوێ جگەرە و شتیوە هەبوو جگەرە بەڵێ جگەرە پێشەکی ڕۆژانە 5 جگەرەمانە بوو بەڵام جارجار بە 7 تاخیرە بوو دوایی کردیان بە 3 جگەرە ئەم 3 جگەرەیە چۆن بیشێشین هەر یەکەمان ئێمە جێی نووسنمان هەر جگەرەکەشێک 3 جگەرەیان هەر نەفەری هەر نەفرێ 3 هەر نەفەری مەسەن هەیە ناکێشێ ئەوە مەسەڵە ئەی بەخشی یا ئەیدایە یەکێ ئەیوە جوو تێ کلاشم بۆ دروستکە کلاش دروستکە دەمپایە دوو لە ڕووی جەنابان دەمپایە پێڵێنەوە نەعلبانەکەیان لابرد بەس دەزۆکە لەکووە برادەران تەرتیبیانە کرد فانیلەی سپی بزانە شت ڕاکێشێ ئەسە جارێ بابەتەکەی ترم تا زۆر خۆشە ئەم پانی لە سپیات پانیلەی نیقۆڵ بوو ئەم دەزوانەیان دەرێهێنا دەزۆکەیان دەرێنا دوایی تەشیان دروست کرد بوو بەدار پارچە دارێک و ئینەک و تەشی خۆمان ئەیان هۆندەوە دەی هەتا تەواوە بوو ئەبە و دەزوە سنارەش بە پارچە تەلێ دروستیان کرد بوو ئەتر بۆ خۆی جوان کلاشەکەی بۆ دروست دەکرد جار ئەو کلاشە با بڵێن بزان بە 10 جگەرە 12 جگەرە ئێمە جگەرە کێش لەما دەتوانی بیکڕین ئەوانەی کە جگەرەیان ناکێش ئەیان کڕی یا سێرتەکرد ئەو برادەرەوە بۆ خۆی دەستی کەوت پەیمانەوت کاکە دە بۆ ئێمەش ئێمە جگەرە کێشی بۆ ئێمەش ئاوا بوویتر بە پێی پەیوەندێکان بوو ئارێ وەڵا پێویستم بەم دەمپای ئای چۆن پێویستمان پێ بوو دوایی ئێمە لفکەمان نەبوو لفکە خۆ پشتمانی جانمانی پێ پاکەوەکەینەوە بۆیان ناهێنان نەبوو نەخێر هەر عینەم بەو بەنا بەو داوی فانیلەیە ئەوەشیان دروستە کرد لفکە چیتر باڵێ مشەمایەکیاندا بوو پێمان لە ژێر دۆشێکەکە داینێن ئەمە قەڕوێلەکەمان سێقات بوو تەبعەن 3 دیل لەبانیەک یعنی ئاوایی بوو 3 تەبەقە بوو ئەوەکە ئیتر ئەوە دەزوویەکشمانە بوو بەڕاست دەزوویەکمان تەرتیب کرده بوو بۆ ئەوەی جگەرەکە بکەینە 3-4 بەشەوە چکە خۆی 3 جگەرەیە تو دانێ داگیرسێنی ئەخر ناکرێمە ئەبێ بیکەینە 3-4 هەروان نەوسەکەمان پێی چۆرە کرد جاری دارجگەرەشمان دروست کرد بوو هەر لە دارە ئەمان خستە ئەوەکەوە دارجگەرەکەەوە ئەو جگەرەیە 3 بەش 4 بەش بزان چونکە فلتەری نەبوو لەم سەر بۆ سەر توتن بوو ئێمە حەزمان ناکرد جگەرەی فلتەرمان بۆ بێ فلتەری پێوە بێ هەر خۆی کە هات بێ فلتەر بوو بێ فلتەر بە جاجا بە فلتەری شەهات حەزمان بەوە نەبوو چکە بۆ ئێمە ئەو جێی فلتەرە توتن ئەماوت ئەوەنیە 3-4 دەفەت جگەرەیە کرد بۆ ئێمە ئیتر بەو دەزوو ئەمان پسان بۆ بە دەزوو ئەمان پسان بۆی توتنەکە نەکەوێت بەدەست هیچکێنی ئەوەرێ ئەوە نیە توتنەکە ئەوەرێ لێ خەسارەتە ئیتر بە دەزوەکە ئەوەیەکمان گرەیەکمان لێدا و لەم سەرەوە سەر ڕامانە کێشە ئەمان کردە 2-3 بەش و واش دامانەنا بەزەڕەیەک توتنی لێ نەڕوە بۆ مامۆستا ئەزمەیەکی ئەوەنە گەورە بوو ئارە وەڵڵی تر ئەوە ئاوا بوو ئەم تۆناڵی بۆمانە هادێکی 3 جگەرت بۆ دێ کاکە 3 جگەرە بەش ڕۆژێ آخر 24 دوایی جاری وا بوو بە هەفتە نهات کاکە بەدە ڕۆژ ناهات
وای دایما احتیاطی خۆت ئای بکەی. جاری وا زەلامە بوو ڕەبوو ئای کابرا لە ناو ئامارین تیعداد دەرچووە دەرەوە بۆ لای کابرا ئێرانی وتی جگەرەیەکم بەرێ شتی وا نابێ تۆ ئەوە ئێوەڵاوش دڵی پێستا جگەرەیەکی داپێی جگەرەکە یەکسەر خواردی هەخواردی قوتیدا جگەرەکەی خوارد ئەنجا بزانە چی بەسەراتوە مێشی چەند ماندوو بۆ جگەرە هەر بەبێ داگیرسێ نانە داینەگیرسا یەکسەر خواردی ئارەوەڵە ئەجاوە چمانایە بەخشێ بزانە چەند وێران بووە بۆ جگەرە ئارەوەڵا یەکسەر خواردی ئێتر ئاوایە چیرۆک زۆرە ئەوتر لەوێ مامۆستا مەسەران جاری پێشوو باسی ئێوەت کرد مەسەلەی گۆڕینەوەی نامە و ئەوانە باڵێ لەگەڵ ئەو نامانە وێنە و شتیشتان بۆ هات باڵێ تاعاان ئەو وێنەیە زۆر گرنگ بوو بۆ ئێمە ئەو وێنانە وەک بڵێ تۆ کە سوکاری خۆتت بینی یا بە زیارەت هاتوونە بۆلات ئەو هابوو بەلامانەوە بەس ئەوەی کە وێنەی بۆ نەهاتبایە زۆر ئاوان بینی لەداخە نامەکەیە دڕان ئەی دڕان ناچێ خوێنەوە لەبەرەوەی وێنەی بۆ نەهاتووە ئەمەنە پێویستیمان بە وێنە بوو ئەو وێنانە ئیتر بە تایبەتی مناڵ وێنەی مناڵ تۆ مناڵی خۆت بەجێشتووە گەورە بووە ئەوە بووە ئێمە من با بڵێن کچەکەم لە دایک بۆ نەمبینیوە کاکە کە من دیر کرام کچەکەم لە چکی دایکیا بووە ئێکە وێنەکەی بۆم دێ ئێستاش وێنەیەم هەر لا ماوە زۆر شانازی پێواکەم کچەکەم با بڵێن وێنەی بۆات ئەو برادێتتر وێنەی بۆاتوە برادێتتر وێنەی بۆات وەرینەکان ناو خۆمان جاری وابوو چیانە کرد ئەیانوت شاجوانی مناڵ هەموو وێنەمانە دابزانین جوانترین مناڵ کێیە دەرەچێت جا ئەوە بەلایە بۆ بووی بوو یاری شاجوان با بڵێن سەرگەرمی بوو سەرگەرمی ئارەسانەبێت لە هەموو شوێنێک ئەیتر ئاها بوو سەرگەرمی بۆ خۆی دروستکە بەڵێ مامۆستا تۆ وەڵا باش شتێکی خۆشت بۆ بگەڕمەوە مامۆستا جەبار جەمال غەریب هەیە نووسەرێکی ناسراوە لە کوردستان چیرۆک نووس و ڕۆمان نووسەر ڕۆمانێکی هەیە کەوتنی ئاسمانەکان بەڵێ ڕاستیەکەی من نامەیەکی بۆ ناردم ئەڵێ نازم تۆ ئەو ڕۆمانەت خوێنۆتەوە یاننا ئەو ڕۆمانە باسی کەسێکەکە کە کووردە لە شەڕی عێراق ئێران بەدیل گیراوە و لە کەرکووک ژیاوە باسی خاڵە هاوبەشەکانەکەم لە بینی ئەم چیرۆکەی تۆ ئەو ڕۆمانەی کە جەبار پاڵەوانی ڕۆمانەکەی ناوی فوادە وەکو جەنابەت سەیرە کەوتێکی سێرە سەیرە یەکێکە لە ڕۆمانە جوانەکەی مەوەسا من ڕاستەکەی خۆش ڕاستی خێرا ڕام بە لەش بات کەوتی پاڵەوانەکە ناوی فواد بەڵێ ئەمێ باسی ئەوەم بۆ بکەی مامۆستا جەبار بە ماسە فواد ئەو ڕۆژەی ئاگربەست ڕاگەیەنرا باڵێ ئەحساستان چۆن بوو ئەو ڕۆژەی ئاگربەست ئێمە کاکە سەلام نەمانەزانی لە ناکاوێ ئێرانیەکان بە شاڵاواتنە ژوورەوە ئێمە غێر ئەوەیە قاعەیە و ئەوەیە کەس ئاگای لە کەس نییە دیلەکان یعنی ئەوە نییە بەس ئێمە لە یەک شوێنین هیتریش هەیە چاوان مەجەلەم پشتیان بە ئێمەوەی یەکتر نبینی ئەم گرنگەوە نیە سێرمان کرد کاکە هاتن دە 15 سەرباس و زابط و شتی وای ئێرانی هاتن سێرمانە کرد هەتا قەیتانی پۆستاڵەکانیشیان نەبەستیوە چییە ئەم کتوپڕە نەوەختی تعدادە با بڵێن ئامارە نەوەختی ئەوەیە وەڵا هەمومانیان کۆ کردەوە ئەمە سەرەتای با بڵێن ئاگربەستەکەیە کە ئێران دان بە ئەوەکە دێنی هەشتی ساڵی هەشتا وابزانم بڕیارەکە 380 ناوێ وایە بووینەکەی ئەنجومەنی ئاسایشی دەوری بوو کە ئێران موافقی کرد لەسەری معنای ئاگربەست بوو وانە ئەو هایە مۆزوعەکە هەشتی هەشت باڵێ هەشتی هەشت بوو تاریخەکەی زۆر سیر بوو هەشتی 1970 بزڵە باڵێ ئیتر کاتێکمان زانی دوو سەرباز چوە ژوورەوە
ئێمەوا لە حەوشەکەین لە ساحەکەین دوو سەربات چوە ژوورەوە تەلەڤیزیۆن و تر هەمووی ئەنداخست و دوای سەعاتێ بە ئێمەیان وت بڕۆنە ژوورەوە وتیان قەدەغەیە تەلەڤیزیۆن بکەنەوە بۆەوەی ئێمە نەزانین ئەگەر بەس بووە نەوەک لە ناو خۆمانە ببێ بەشار یا تۆ وەسەلەن یەکێ عەزیەتی داوە تەسفیە حیساب بکرێ و ئەم شتانە ئەتا 2 ڕۆژ 3 ڕۆژ تەلەڤیزیۆن قەدەغە بوو بەس ئێمە دانیشتوینە بیری لێکەینەوە ئەمە چییە طبعاً هەر یەکە و بۆ چوونە ئێمە زانیمان زۆر بەمان زانیمان پەیوەندی بە شەڕەکەەوە هەیە بەمەزەندە بەڵێ دوای 2-3 ڕۆژ وەفدێکی ئێرانی هاتن 3-4 مامۆسای ئاینیشیان لەگەڵا بوو دیان بابا ئەوە جەنگەکە کۆتایی هاتووە هەر بەسەراحەت بەڵام نامانەوێ لە ناو یەکە شەڕ و شۆر دەست پێ بکە یا تەعەدا و شتیوە یا تەسفیە حیساب تۆ برادری ئەوە برادر تا هەمومان معەڕەزین بەغەڵات هەرێ با بڵێن ئامۆژگاری و نسعەت و شتیوامانیان کرد ئینشاءڵڵا ئەگەڕێنەوە و ئەیتر کاکە کە ئەمەیان ود نییە بووە فیکە لێدانێ بووە سەماکردنێک بوو خۆ تەزایکە لەوە خۆش یای خۆشتری خەبەر لەوە ئیتر ئێمە وا مازایی بەیانیە گەڕێنەوە هەر چەند 2 ساڵیش تاخیر بووین اینجا گەڕاینەوە لە دوای ئەم خەبەرەوە کە پێیان 2 ساڵی پێچوو هەبوو جلو بەرژی خۆی سووتانی مامەسا ئەو 2 ساڵە زەحمەتتر بووە لە زۆر زەحمەت بوو زۆر ناخۆش 6 ساڵەکەی ئارە بەخۆی وەڵا 2 ساڵ بۆ خۆی تا چاوەڕوانی ئەتا 90 لە 90 گەڕێنەوە 24 هەست بزەبت 2 ساڵی ئارێ وەڵا کەس هەبوو نێتەوە باڵێ کەس هەبوو زۆریش نەهاتنەوە تر سەلیبش پێتەڵێ لەوێ سەرپشکیان کردن ینی اختیاریان دانێکە باڵێ تۆ ئێستا من هەوەسم لێ وایە ناکەڕامەوە گەر ئەوە بوومایە ئەم توانی داوای پەنەهاندەیی مەکرد ئەتر لە ئێرانەمێنی ماوەیە دوای بۆ وڵاتێتر بزانە چۆن تەرتی بەکرێ ئەگەر لە کەسی ئەوە هەیە مەسەلەن هەیە لە کوێن ئێستا برادێکی زاخۆیمانەیە ئێستا لە هۆڵندایە هەیە زۆر هەیە ناوەکانم لە بیر چوە هەبوو نەهاتەوە ئێوە کە ئەگەڕانەوە ئەزانم تەمان لە بەرۆی ماڵ و مناڵتان ئەوانی کە باسییانەکە ئێبێ سەڵت بوو بن یان بەخوا زۆربیان سەڵ بوون بەڵێ بان و مناڵیان نەبوو ئەوەی کە ماڵ و مناڵی هەبێ ناتوانێت بڕێریوە ئارەوەڵا مەربوطی بە مناڵ و بە خێزان و ناتوانی ئێمە هەوەسم لێ وایە ناگەڕامەوە بەڵام ناکرێ ماڵ و مناڵ و ئیتر برایە و کەسە و خزمە و مشتاقی تو 8 ساڵە نەیانت بینیوە مامۆستاگیان نازم کاتمان چەند ماوە بەڵێ بەڕاستی ئەم چیرۆکەی جەنابەت ئەوەنەی شتیایە کە تەواو نابێ ینی 8 ساڵ و نی و زۆرە تۆ لە پڕە چیرۆکەوە 8 ساڵە پڕە چیرۆکە زارە زۆر چیرۆکی تایەوە نوع چیرۆک و ئێستا با بڵێن مەسەلەی چای خواردنەوەوە خواردن ئەوە 3 وەختایاندا پێمان برنج و شلەمەنیەکەی هین بوو سەبزی بوو ئەستەمبولیانە بوو بەس بەتام بوو خواردنیان بەتام بوو هەرچەندە کەم بوو ئەر ئەوە بوو کێشەکەی جاجا خواردنێکشانە بوو پیانەوت کوک و سەوزیە بەهێلکە و ئەوە لە مەچینەیە دەن و لە ناو ڕۆن سووریەکەنەوە وەکو نانە بەڕۆنی خۆمانە ئەوە بەو شێوەیە ئەوش خواردنێکی خۆش بوو تەپسیەکەیان بەڕاستی بەتام بوو ئەو 3-4 خواردنەی نیۆڕوانمان هەبوو چایش بەس بەیانیان بەڵام ئەوانەی کە چای خۆر بوون چیانە کرد ئەو چایی کە بەیانی دروست دەکرا بۆ 600 نەفەر دوای تەواو بوونی تڵپە چایەکەیان دەرەکرد ئەوانەی چای خۆر بوون زۆر ئەچوون دایەنەنا لە پێش ڕۆژ هەتاو دەی بدا وشکیانە کردەوە جارێکی تر ئەیان کردەوە بە چای چۆن ئەیان کردەوە بە چای ئێمە مانگانە دیر مەعاشێکی تایبەتمانە بوو دینارێک و شتێکێ کرد سەلی دەیدا بەس ئێمە پارە نەبوو مانگی چەند
دینارێک و ڕبعێ بوو دینار و نیەکی ئەو کاتەی ئێمە بوو قووەتی پارەکە با بڵێن هەر ئەوەنە بوو مانگی ئەوجا ئێران چییە کرد ئەو پارەیە بە پارەی نایێدا بە ئێمە کاغز بوو مەسەلەن ئەوەنە ڕیال ئەوەنە ئەو پارەیەی دابەشە کرد بە کاغز ئەتر حانوت شتیانە هێنا ئەوە لە چایەکەەوە بۆ دێم شتیان هێنا سەلامە مڕەبایە شتێکمان نەکڕی یا لە قوتیا بوو ئەو قوتیە کە بەتاڵە بوو ئەم برادرە چای خۆرانەمان کە چایەکەیان وشکەوە کردووە لە پێچ ڕۆژەکە ئەو قوتویان بەکارێناوە قۆڕی با بڵێ چای تێکرد ئاوی تێکرد ئەی باشە ئاگرەکە چۆن ئێسقان نییە لە خواردنا ئێسخانە بوو ئەم ئێسخانانەشیان وشکە کردەوە فڕیان نادا چەورە لەگەڵ هەنێک کاغز و ماغز و ئەمە بەدزیەکەوە ئاگریان پێی دروستە کرد ئەو چایان پێ ئەوکوڵان ئەی مەزدەری ئاگرەکە لەکوێ بوو مەزدەری ئاگرەکەمان نەیە ئێمە چیگەرە مەزدەری ئاگرەکە هەیە خۆی ڕاستە ئێمە هەمومان ئاگرمان نییە یەک بە یەک ئاگریەدا بە زۆری لە هەموو ئەوەکە بەسەرن دووسێت چرخە بوو لای چاچێکە هەبوو یا ئەوە بوو ئاوا بوو یعنی ئەوە نەبوو بڵێ هەر کەسە و چرخێ لە جیرفانی تۆ جگەرە داگیرستان یەکسەر بە من تەودا ئاگرەکەم بەرێ ئەو تۆ بۆ جەنابی یەکێتر دەدا ئەوهای لە ناکاوێک هەموویە بوو بە دووکاڵەوە ئارەوەڵە ئێتر ئەو چایەیە دروستە کرد بۆ خۆی لێدا قوتویە چای لێدای خواردەوە بورتاح ئەرەوەڵا ئەو چایە کە کوڵاوەوە ئەیان وشکیان نەکردو ئەیان کرد بە تامی هەبوو ینی ئەوەڵا خراپ نەبوو تەشکیلیان پێهات باش بوو منش خۆم جاجار دووسێ وەلەو زۆر تاالبی چای نەبووم بە زارێت داوات بیانە کرای ئەوان دوو مش لێدا بۆت نییە هەمووی بخۆی دوو مش زیاترە ئەی مەسەلەن ئێوە شوشەتان تیش کردووە کردوتانە بە تیخ بە مووس باڵێ ناهاتن بەڵێن تۆ ئێمە مووسمان لەوە قەدەغە کردووە ئایتام عەنجاجار تەفتیشیانە کرد بیان بینیای ئێرانیەکان ئەوەیە کرد لە چ جێیە بدۆزرایەوە ئەو شەخصەشیان عقوبادا ڕاستە شتەکە بچووک بوو گەورە نابوو گەورە یەکسەر بۆ زندانەتیان برد ئەترسان مەسەلەن وەک چاقۆشتیوە ئەوانە نەبوو بەڕێوەڵا چۆن بە سوامانەکرد نایانەبینی یان لە ناو سەرینەکە دامانەنا دەرزیتان هەبوو بۆ درومان باڵێ دەرزیمان هەبوو دەرزیمەکات خۆی لە سەزون دەرزی درومان لە ئێسکی مریشک دروستمانە کرد بەخوا ئەوانش عینی شت ئێمەش کاشیمان نەخشان هەتا بوو بە دەرزی بەزە بە دێمەش هەفتەی جارێ مریشکیانەدار پێ باڵێ لە ئێسکی مریک سنارەشیان دروست کردەوە خستە یاد سنارە ئەوە نییە تەونی کلاش و با بڵێن کلێتە بۆمان سەرمان بەڵێ هەر بە ئێسک هەر بە ئێسکەکەیانە کردە سنارە باڵێ مەسە گۆرەویانەدا پێمان ئەو داوی گۆرەویەکەیان دەرەکریان کرد بە کلێتە سارد بوو دەرەچویت بۆ تێعداد و ئامار و ئەوە بەیانیان سەرما بوو یعنی سارد لە دایم 5-6 پلە بە تایبەت تاران زۆر سارد بوو ئێوە پێخەفی پێویستان هەبوو باڵێ یانی مەسەن ئەو قاعانەیەوە گەرم بوون یان باش بوو کێشەی سەرما و گەرمامان نەبوو ناوەڵا بەس لە ئۆردگایەکە کە نەقل بووم ئاخر شت لەوێ ئاو گەرم نەبوو وابزانم لە زنجیرەی پێشوو باسم کردووە لە حەڵقەکەی بەڵێ چۆن هەر بە ئاوی سارد ئاوی سارد ئەوی تر کە لە تاران بووین حاڵەتیوە هەبوو بۆ نمونە ئێران لە جەنگ شکابێت و ڕقە بە ئێوە بڕێژێ زەختان لەسەر بکات بەخوا نا هەستم بەو شتە نەکردووە نه بەس لە هەفتەی جەنگیان تۆزێ عقوبەی فڕۆکەوانەکانیانەدا هەندێ ئاها تەنیا فڕۆکەوانە تۆزێ بۆ ئەوان ئەوە بوون جا من لەوێ فڕۆکەوانێکە ئێستا ماڵی لێرەیە لە گەڕێکی ئاشتیە سەیدی دریسی پێڵێن خەڵک مووسڵە ئەوە دەرچووی فەڕەنسا بوو بۆ خۆم من لەگەڵی زۆر ئەوە بووم فێری زمانی فەڕەنسی میە کرد بۆ خۆم مەشغول بووم بەڵێ مەشغول بووم لەگەڵیا بۆ من باشتر بوو بۆەوەی لە نایەن دەرونیەوە ینی فێری زمان و ئیتر خۆم خۆڵقمدا بووە کتێب خوێندنەوە و زمانی فارسی
فەڕەنسی با ئەو کتێبانەی لەوێ هەتا و بە عەرەبی بوون بە فارسی بوون بە عەرەبیشە بوو بە زۆری عەرەبی بوو فارسی کەس ئەوە نەبوو لای ئەمە قلە بوو بەس نەمانە لێی تێ ناگەیشتین بەس کتێبی عەرەبیمان ینی فێری فارسی نەبوون لەو بەڵێ فێری فارسی بووین ئەمە زۆر بەمان هەر بە تەلەڤیزیۆنەکەیان فێر بووین. بۆ خوێندنەوە بۆ خوێندنەوە شتی بەسیت ئەتوانی ینی هەندێک شت بخوێنیەوە بەس تۆ کتێبێ ئەخر زەحمەتە تۆزێ لێی تێبگەی. بەڵێ مامۆستاگیان دەست خۆش بێ و سپاس دەکەین کە لەگەڵ ئێمە بووی بۆ گەڕانەوەی ئەم چیرۆکە بەڕاستی سپاس دەکەم کە هاتی چاوی چاو ڕۆحەکە من هیوای ژیانێکی باشت بۆ ئینشاءالله بۆ بەڕێستان و بۆ جۆگران و برادەران و بۆ هەموو کەس سپاس بۆ ئێوەش کە ئیجازەمان بوون کاتێکی خۆش تا بەرنامەی داهاتوو.